بینەرانی عزیز سڵاوتان لێ بێ و بەیانیتان باش خۆشحاڵی لە پرۆگرامێکی نوێ و بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارین کە کۆتا پرۆگرامی بەرنامەی ئەمڕۆی لە 2019 بەدڵی هەموو لایەکتان بێت. ئازیزان پێش ئەوەی کە بچینە لای تەوەرەکان و تەوەرەکان بناسێنین ئەمەوێت لێرەوە بە ناوی خۆمان و بە ناوی ستافی بەرنامەی ئەمڕۆ تەلەڤیزیۆنی گەری کوردستانەوە پرسە سەرخۆشی خۆمان ئاڕاستی بنەماڵی هونەرمەند و ڕاگەاندنکاری کورد ئاسۆی عومەر سوارە بکەین کە دوێنێ کۆچی دوایی کرد دوا ناخۆشیان بێت و خۆی گەورە بە بەهشتی بەرینی شاد بکەن. ئازیزان ئەچینە لای تەوەرەکانمان و تەوەرەکانمان ئەناسێنین ئەویش کە تەوەری یەکەممان تەوەری بابەتێکی گرنگە بۆ کۆتا ڕۆژی ساڵی 2019 ئەویش ئەو بابەتەیە کە ئەمانێ باز لە پلان و ئاواتەکانمان بکەین بۆ ساڵی داهاتوو و بۆ ساڵی نێو ساڵی 2020 بزانین پلان و ئاواتەکانمان چی دەبێت چۆن بتوانین کە پلان و ئاواتەکانمان لە ساڵی تازەیە بهێنینە دی کە بێگومان ئەمەش ئەم ئاوات و هیوایانە بێ پلان نابێت باز لە پلان ئەکەین بازە سوود و گرنگەکانی پلان ئەکەین بۆ ساڵی تازە. ئەمە تەوەری یەکەممانە بێت. تەوەری دووەممان گفتوگۆکردن ئەبێت لەسەر دڵخۆشی بزانین ئایا دڵخۆشی چییە لە لای مرۆڤ چۆن وا بکات مرۆڤ دڵخۆش بێت ئەو هەنگاوانە چین کە دەتوانرێت مرۆڤ بینێت بۆ ئەوەی کە دڵخۆش بێت لە هەمان کادا باز لە کاریگەری دڵخۆشی دەکەین لەسەر جەستە و دەرونی مرۆڤ. ئەمە تەوەرەکانی ئەمڕۆمانە بێت و دواتر لەگەڵ میوانەکانماندا گفتوگۆی زیاترەکەین. لە ئێستادا پەیامنێرمان هونەر ڕەسوڵ لە ڕانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان ئامادەیە. هونەر سڵاو لێ بۆ بەیانیت باش ئەگەر گوێبیستی دەنگی من بی زانیاریەکان لای تۆ چی؟ سڵاوتان لێ بێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. بێگومان ئەمڕۆ کە دوایمین ڕۆژی ساڵی 2019 بۆ هیوایی لە بەیانیەوە کە دەستپێکی ساڵێکی نوێیە و ساڵی خۆشگوزەرانی بێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. چنوور من دەمەوێت باسی ئەوە بکەم دیارە لە ساڵی 2019 لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کۆمەڵێک پرۆژە و کاری گرنگ جێبەجێکران. یەکێک لەو هەنگاوە زۆر گرنگانە کە لە سنوورەکەدا جێبەجێکرا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کردنەوەی نووسینگەی پاسپۆرت بوو لە شارەکە کە لە ساڵانی ڕابردوودا هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆ دەرێنانی پاسپۆرت یان نوێکردنەوەی پاسپۆرت لە شاری ڕانیە و قەڵازێ و گوند و دێهاتەکانی و بەناچاری دەبوو سەردانی شاری سلێمانی بکەن و لە بەیانیەکی زۆر زوو سەردانی شاری سلێمانی بکەن تاوەکو پاسپۆرتەکانیان نێ بکەنەوە. بەڵام لەم ساڵدا لە 2019 تواندا ئەم نووسینگەیە لە شاری ڕانیە بکرێتەوە. ئێستا ئەو هاوڵاتیانی کە دەیانەوێت ببنە خاوەنی پاسپۆرت یان ئەو هاوڵاتیانی کە ئامانجیانە پاسپۆرتەکانیان نوێ بکەنەوە لە شاری ڕانیە دەتوان پاسپۆرتەکانیان نوێ بکەنەوە بەبێ هیچ گرفتێک. هەروەها کردنەوەی نشینگەی ڕاپەڕی ژێکێکی تر بوو لەو دەستکەوتە گرنگانەی کە لە شاری ڕانیەدا جێبەجێکرا بێگومان کە ئەمەش دڵخۆشی زۆری بۆ هاوڵاتیان دروست کرد. و لەم کۆتایی ساڵدا و تایبەتر لە مانگی 12 کردنەوەی هۆبەی ساڵانە و گواستنەوەی خاوەندارەتی ئۆتۆمبیل لە پڕۆڤەرایەتی سوێ ڕاپەڕین کرایەوە کە ئەمانە هەمویان بۆ هاوڵاتیان داواکاری زۆریان لەسەر بوو. ینی هەتاکردنەوەی هۆبەیەک لە بەڕێوەبەرایەتی هاتسوێ ڕاپەڕین خۆشحاڵی زۆری لای هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕی دروست کردەوە چونکە لە ڕابردوو هاوڵاتی کەمەبەستی بایە ئۆتۆمبیلەکەی بفرۆشێت و کەسێک تر بێ بەخاوەنی بۆ گواستنەوەی ساڵنامەکەی دەبوا سەردانی شاری سلێمانی بکە. بەڵام ئێستا ئەمە بەتایبەتر لە دوای یەکیەکەوە لە شاری ڕانیە جێبەجێ دەکرێت و لە بەڕێوەبەرایەتی هاتسوێ ڕاپەڕین سەرجەمی و هاوڵاتیانی کە خاوەندارەتی ئۆتۆمبیلیان هەیە و دیگواستنەوە دەتوانن لە شاری ڕانیە جێبەجێ بکەن. ئەمانە ئەو بەش و نووسینگە و هۆبانە بوون کە لە ئیدارەی ڕاپەڕین کرانەوە کە لە ساڵی 2019 بوو ئومێدیکە لە 2020 بتوانرێت کۆمەڵێک کار و هەنگاوی تری حکوومەتی هەرێمی کوردستان لە سنوورەکەدا جێبەجێ بکرێت کە لە ئاستی سنوورەکە و لە ئاستی سنووری ئیدارەی ڕاپەڕیندا بێت. چنوور ئەوەی کە بۆ ئەم ساڵ لە 2019 هەنگاوی زۆری بۆندرا و بەداخەوە نەگەشتە خاڵی کۆتایی و 2020 بەردەوامی دەبێت ڕسمی ناساندنی مەرزی کێلێ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە 2019 و لە ساڵانی پێش 2019 بە شێوی بەردەوام هەوڵی بەردەوام و جدی هەبووە تاوەکو مەرزی
کێلێک کە یەکێک لە مەرزە ناڕەسمیە گرنگەکانە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە شێوەیەکی ڕەسمی بناسێنرێ، بەڵام بەداخەوە بۆ ئەم ساڵیش کە ئەمڕۆ دوایین ڕۆژی ساڵی 2019 نەتوانرا ئەم خەونە خەونی سەرەکی هاوڵاتیانی ئیدارەی ڕاپەڕینە بەداخەوە نەهاتە دیوە بۆ 2020 بێگومان ئەمە چاوەڕوانی دەبێت. لەم ساڵانەدا بە هەوڵی قوبات تاڵەبانی جێگری سەر حکومەت هەرێمی کوردستان و بە هەوڵی دەرباز کۆسترەت کە لە کابینی هەشت وەزیری ئاوادانکردنەوە بوو توانرا ڕێگای سەرەکی مەرزەکە قرتاو بکرێەوە، بە هەوڵی قوبات تاڵەبانی کارەبای نیشتیمانی ڕێگەی چەندی ستونەوە گەێنراوە بە مەرزەکە و کۆمەڵگەی فەرمانگەکانیش بڕیاری دروستکردنی درراوە لە مەرزەکە. کۆماری ئیسلامی ئێران دوای چەندین سەردان و مشتومڕ وە گفتوگۆ ڕەزامەندی دەربڕیوە لەسەر بەڕسمی ناساندنی مەرزەکە. پێوزانیارانی ئێمە هەر لە مانگی 11 کۆتایی ئەم ساڵدا جارێکتر کۆماری ئیسلامی ئێران لەسەر ئاستی ڕسمی لەسەر ئاستی باڵا ڕەزامەندی پیشانی حکوومەتی هەرێمی کوردستان داوەکە کۆماری ئیسلامی ئێران هیچ لاریەکی نییە لە کردنەوەی مەرزی کێلێوە بنێ دەوڵەتیکردن و بە ڕسمی ناساندنی ئەم مەرزە تاکە ڕەزامەندیە کە هێشتا ماوە پێویستە ڕەزامەندی لەسەر دەرببڕێ بێگومان حکوومەتی فیدراڵە لە بەغدا. ئەم دۆخەنە خوازراوی کە زیاتر لە 3 مانگە لە بەغدا هەیە و حکوومەتەکەی عەبدولمەهدی دووچاری قەیران و گرفتێکی زۆر کردووە، ڕێگر بووە لە بەردەمەوەی کە حکوومەت بتوانێت حکوومەتی بەغدا بتوانێت بە ڕسمی مەرزی کێلێ بکاتەوە یان بکرێتە مەرزێکی ڕسمی، ئەگەر نا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانی شەوە هیچ گرفت و هیچ مشکلەیەک نییە، چونکە مەرزی کێلێ بە تایبەت بۆ سنووری پارێزگای سلێمانی و بۆ هەرێمی کوردستان جێکێک لە خاڵە سنووری زۆر گرنگەکانەکە لە ئێستادا هاتوچوویەکی زۆری ئۆتۆمبیلی بار هەڵگر هەیە کە مەرزەکە ناڕسمیە، بێگومان ئەگەر مەرزەکە بکرێتە ڕسمیە و جمو جۆڵە زۆر زیاتر دەبێت و جمو جۆڵی بازرگانی زۆر دەبێت، جگە لەوەی کە هەلێکی یەکجار زۆر هەلی کار بۆ هاوڵاتیان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دەڕەخسێنێ. وەک باسم کرد گرفتەکانی تەواوبوونە ڕێگاوبانە گەیاندنی کارەبایە دروستکردنی کۆمەڵگەی فەرمانگەکان، بەڵام دەبێت حکوومەتی فیدراڵی بە شێوەیەکی ڕسمی دانی پێدا بنێ و مەرزەکە بە شێوەیەکی ڕسمی بناسێنێ، ئەگەر نا کۆماری ئیسلامی ئێران هیچ گرفتێکی نییە. سەبارەت بە کۆی ئەو پرۆژانەی کە لە 2019 لە سنووری ئیدارەی ڕاپەڕین جێبەجێ کراون سنوور کۆمەڵێک پرۆژەی زۆر لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە ساڵی 2019 جێبەجێ کراوە، بەتایبەتر لە پرۆژەکانی ڕێگاوبان بە نزیکەی 7 ملیارد دینار لە ئێستادا کۆمەڵێک پرۆژە هەم تەواو بوون لە 2019 و بۆ 2020 کارکردنیاندا بەردەوام دەبێت کە بێگومان ئەم ڕێژەیە و پرۆپارەیە بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین ئێجگار زۆرە و توانراوە کۆمەڵێکاری زۆر گرنگ جێبەجێ بکرێت. ڕێگای سەرەکی ڕانی دوکان و چەند پرۆژەیەکی تریشەیە و بە تایبەتریش دووسایدی ناو ڕانیە لە دوو پرۆژانە نەکە 2019 بەداخەوە نەتوانرا جێبەجێ بکرێن ئەگەرچی کارکردنیان تێدایەوە ئەم ڕێگا سەرەکی کە لە نێوانی ڕانی دوکان و دەڤەری ڕاپەڕین بە شاری سلێمانی دەبەستێتەوە کارکردنی بەردەوامی تیادا هەیە، بەڵام نەتوانراوە ئەم پرۆژەیە تەواو بکرێت. ئەگەر نا لە بواری ڕێگاوبان چەندین پرۆژەی تری گرنگ لە ڕانیە و لە قەڵاتزێ لە ناحیەکاندا لە گوند و دێهاتەکان جێبەجێ کراوە، ئەمە جگەلەوەی کە چەندین پرۆژەی تری گرنگ لە ستورەکەدا لە سەرجەمی سێکتەرەکان توانراوە پرۆژەی گرنگ جێبەجێ بکرێت و کۆی ئەو پرۆژانە خراونەتە خزمەتی هاوڵاتیانەوە، بەڵام هێشتا ئەمەی کە کراوە بگومان لە ئاسی چاوەڕوانی هاوڵاتیان دانیەوە هاوڵاتیان پێیان وایە بوو پێی کە دەڤەری ڕاپەڕین دەواازەی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە دەواازەی ئازادیە پێویستە زیاتر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە خزمەت بکرێ و زیاتر ئاوری لێ بدرێتەوە. دەبێت ئەومان بیر بێت کە لە کابینێ هەشت بە هەوڵی قوبات تاڵەبانی چەندین ملیارد دینار بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین دابین کرا هەمووی خرایە خزمەتی هاوڵاتیانەوە خراوەتە خزمەتی هاوڵاتیانەوە، بەڵام لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانی بێگومان چاوەڕوانیەکان زۆر زیاترن تاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت زیاتر خزمەتی سنووری ئیدارەی ڕاپەڕین بکرێت. چنوور جگە لەم پرۆژانە هەندێک پرۆژەی تریشەیە لە 2019 کە پێویست بوو تەواو بکرێت، ینی بەونە پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە کە ئەگەرم پرۆژەیە تەواو کرابە بێگومان ئاوی سەرچاوی ئاوی خواردنەوەی بۆ قەزای ڕانیە ناوەندی شار و ناحیەکانی دابین دەکرد، بەڵام ئەم پرۆژەیەش بۆی زۆری تێچوەکەی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و لە شاری ڕانیە نەتوانراوە جێبەجێ بکرێت، چونکە لە ئێستادا تاکە سەرچاوی دابینکردنی ئاوی خواردنەوە ئاوی پاک بۆ هاوڵاتیان تەنها سەرچاوە پرۆژەی ئاوی قولەیە لە ناو شاری ڕانیە کە لە پەنجاکانی سەدەی ڕابردووە لە شاری ڕانیەدا ئەم پرۆژەیە بوونی هەیە و تاوەکو ئێستاش ئەم پرۆژەیە لە کاردایە. ئەگەر چی لەلایەن ڕێبەرایەتی ئاوی ڕاپەڕینەوە بە شێوی بەردەوام چاودێری ئەم سەرچاوی ئاو دەکرێت، چونکە یەکێک لە گرنگترین سەرچاوەکانەوە
بە درێژایی چەندەیە خزمەتی هاوڵاتیانی شاری ڕانیە دەکات بەڵام ئەم کۆنیەم پرۆژەیەش پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە لە بەدیلی ئەمە پێویستە لە 2020 حکوومەتی هەرێمی کوردستان بیرلەوە بکاتەوە کە لە ئیداری ڕاپەڕینەوە بەتایبەتر بۆ شاری ڕانیە پرۆژەی دەربەندی ڕانیە بخاتە بواری جێبەجێکردنەوە کە پێشتر سەرەتاکەی هەبووەوە بەردی بناغی پرۆژەکە هەبووە و شێواز و ئاراستەی دیزاینی پرۆژەکە دیاری کراوە بەڵام پێویستی بەوەیە کە ئەم پرۆژەیە بەگشتی بخێتە بواری جێبەجێکردنەوە تاوەکو لە بەدیلی پرۆژەی ئاوی قولە ئەگەرچی بە خۆشحاڵیەوە پرۆژەی ئاوی قولە هیچ مەترسێکی لەسەر نییە بەڵام بۆ داهاتوو پێویستە ئەم پرۆژەیە بە شێوازێکی فراوانتر کە پرۆژەی دەربەندی ڕانیە بخرێتە بواری جێبەجێکردنەوە لەم ڕێگەیەوە دەتوانرێت ئاو بۆ شاری ڕانیە بۆ ناحیەکانی دەوروبەری ڕۆژانە دابین بکرێت لە شاری ڕانیە پرۆژەی ئاوی خاسەیە کە 24 ساعت ئاو بۆ هاوڵاتیانی شاری قەڵازێت دابین دەکاکەیەکە لەو پرۆژە زۆر گرنگانە کە لە ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری قەڵازێدا دروستی کرد بۆ شاری ڕانیەش پێویستە پرۆژەیەکی لەم چەشنە لە شارەکەدا جێبەجێ بکرێت تاوەکو بتوانرێت خزمەتی زیاتری هاوڵاتیان بگرێت لە بواری ژینگە چنوور دەمەوێت ئاماژە بۆ بدەم ئەمساڵ هەڵمەتێکی فراوانی زیادکردنی ڕێژەی سەوزای لە سنووری ئیداری ڕاپەڕین جێبەجێکرا بە خۆشحاڵیەوە جگە لە بڕێبەراتی شارەوانیەکان سەرۆکاتی شارەوانی ڕانیە فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین لە زۆر حاڵەتدا بەڕێبەراتی گەشت و گوزاری ڕاپەڕینی سەرجەمیان بۆ کار بوون و پاڵ پشت بوون بۆی کە بتوانێت ڕێژەی سەوزایی لە شاری ڕانی زیاد بکرێت بەتایبەتر بەشی باخچەکانی سەرۆکاتی شارەوانی ڕانیە کە شەو ڕۆژ لە بەیانی و دوای ڕۆ لە شەوانیشدا بە شێوەی بەردەوام کار دەکەن ئەوەی کە توانیوێتی ئەم هەڵمەتانە سەرکەوتوانە جێبەجێ بکاوە بیان گەێنێ بە ئەنجام وە بتوانرێت سیمایەکی تر لە شاری ڕانیەدا ببینرێت لە پاڵ فەرمانگە و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕوحیەتە خۆبەخشیەکە لەلایەن هاوڵاتیان و چالاکوانانی واری ژینگە هەیە لە سنوورەکە لە ڕۆژانی ڕابردوودا هەڵمەتێکی فراوانی چەند هەزار نەمامی لە شارەکە و لە یەکێک لە چیاکانی شاری ڕانیە جێبەجێکرا ئەم هەڵمەتانە بێگومان بۆ داهاتوش بە شێوەیەکی گشتی بەردەوامیان دەبێت چەندین گروپ و ڕێکخراوی تایبەت بە بواری ژینگە لە شاری ڕانیە دروست بوون کە خۆبەخشانە ئەم پرۆژانە بە شێوەیەکی گشتی ئەم گروپانە کار دەکەن بەبێ ئەوەی هیچ چاویان لە حکوومەتی هەرێمی کوردستان بێ و بێ ئەوەی چاوەڕێ ئەوە بکەن کە پاداش بکەنەوە تەنها خەمی شارەکە و خەمی سەوزکردنی شارەکە بۆتە هۆی ئەوەی کە کار بکەن و بە شێوەی بەردەوام کار دەکەن و هەمانگێکی زۆر باش تا ئاسێکی زۆر بەرز لە نێوان کۆی ئەو ڕێکخراوە و گروپانە هەیە لەگەڵ فەرمانگە و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئاماژەم پێدا ئەمە هەمووی بێکەوە توانیوێتی ببێتە هۆکاریەوەی هەم ڕێژەی سەوزایی لە سنوورەکەدا زیاد بکرێ و هەڵمەت و شێوازی جۆرا و جۆر لە شارەکەدا زیاد بکرێ یەکێک لەو ڕێگا دروست و جوانانەی کە بەشی باخچەکانی شارەوانی ڕانی گرتوێتە بەرەوەیە کە هەر ناو بەناو خۆی بەسەر هاوڵاتیاندا لە بەیانێکی زوودا سەردانی هەندێک شوێنی شاری ڕانیە دەکا و نەمام دەبەخشێ بە هاوڵاتیان داوا لە هاوڵاتیان دەکا خۆیان نەمامەکان بڕوێنن و دواتر خۆشیان خزمەتی بکەن چونکە لە زۆر شاری تر هەڵمەتی فراوانی ڕواندنی نەمام بەڕێوە دەچێ بەڵام بەداخەوە لە وەرزی هاویندا ئەوە تایبەتر لەو کاتێکدا کە نەمام پێویستی بە ئاودان هەیە ڕەنگە ڕوبڕی و شک بمێتەوە بەڵام ئەم هەڵمەتە لە ئیداری ڕاپەڕین بەردەوامی هەیە و حتا ڕێکخراوی تایبەت هەیە کە خۆ بەخش هەوڵ دەدا کە کۆی ئەو نەمامانەی کە هەیە لە شوێنەکانی تر ئاویان بدا تاوەکو لە وشک بوون پیان پارێزێت ئەوەی کە بەسمە ئاماژەی پێ بدەم لە بواری خوێندنی باڵا بێگومان زانکۆی ڕاپەڕین لە گەشەکردنی بەردەوامدایە و لە بواری پەروەردە بڕێبەراتی پەروەردەی ڕانی و قەڵازێ هەنگاوی زۆر گرنگیان بڕیوە ئەگەرچی بۆ 2019 و بۆ 2020ش گرفتی کەمی بینا لە سنووری ئیداری ڕاپەڕین هەر بەردەوامی دەبێت بەڵام بۆ ئومێدەیە کە لە 2020 حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت چەندین ناوەندی خوێندنی تر بخاتە خزمەتی شارەکەەوە دواییشە دەگە دەرفەت نابێت دەمەوێت باسی تەندروستی بکەم لە بواری تەندروستیدا ئەمساڵ جگە لەکردنەوەی 5 بنکەی فریاد گوزاری لە سنووری ئیداری ڕاپەڕین وەکردنەوەی چەندین سنتەری خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان کە ئەمانە هەمویان هەنگاوی زۆر گرنگ بوون لە بواری کەرتی تەندروستیدا لە هەمان کاتیشدا نۆژەنکردنەوەی نەخۆشخانەی گشتی ڕانیە کە بە زیاتر لە 700 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە و هەروەها دروستکردنی نەخۆشخانەیەکی فریاد گوزاری لەناو بەشێکی نەخۆشخانەی گشتی ڕانیە بە بڕی 1 ملیار دینار
کە لە ساڵی 2020 دەخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەمانە دوو پرۆژە زۆر گرنگن لە بواری تەندروستیدا لە پاڵکۆی پرۆژەکانی تر چونکە نەخۆشخانەی گشتی ڕانیە چەندێ بڕ لە ئێستا و پێویستی بە نۆژەنکردنەوە هەبوو وەم نەخۆشخانە فریاگوزاریش کە دەکرێتەوە هەموو پێداویستێکەکان نەخۆشخانەکەدا هەیە کە بودجەکەی لایەن حکوومەتی فیدراڵەوە دابینکراوە بڕ 1 ملیاردی ناتێشۆکەیەتی ئەوەی کە 2019 بەردەوام بوو لە ساڵانی پێشتریش خەمی سەرەکی هاوڵاتیان بوو و 2020 بەردەوامی دەبێت تەواو نەکردنی نەخۆشخانەی 291 بێدیە لە شاری ڕانیە کە بڕی 70 ملیۆن دلار تاوەکو ئێستا تێچۆکەی بووە بەڵام پرۆژەکە وەستاوە و زیاتر لە 30 ملیۆن دلاری تر پێویستە بۆ تەواوکردنی ئەم پرۆژەیە کە بەداخەوە ئەمە یەکێک لە پرۆژە زۆر گرنگ و استراتیژیەکانە بۆ شاری ڕانیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سنوورەکەدا پژوەی خستووە و بجێ پێویستی بۆ دابین ناکا بوو چونکە دوای تەواوبوونی ئەم نەخۆشخانە 291 بێدیە لە ئیدارەی ڕاپەڕین هیچ هاوڵاتێک پێویستی نامێنێ بۆ چارەسەر سەردانی هیچ شارێکی تری هەرێمی کوردستان بکات چونکە یەکێک لە گەورەترین پرۆژەکانە کە خراوەتە بواری دەخرێتە بواری جێبەجێکردنەوە بۆ خزمەتی هاوڵاتیان لە سنووری ئیدارە ڕاپەڕین و من دەگەڕێمەوە لای ئێوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان هونەر ڕەسوول کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە شاری ڕانیەوە لەگەڵمان بووی بە ئومێدی ئەوەی کە لە ساڵی تازەی 2020 سەرجەم فەرمانگە حکومیەکان و کەرتی تایبەت و ڕێکخراوە گروپەکان کار و چالاکیەکانیان بەرەو پێش بەرن. بەڵێ ئەزیزان ئێمە ڕۆژانە لە بەرنامەی ئەمڕۆیە کۆمەڵێک بڕگە و بابەتی جۆراوجۆرمان بۆ ئامادە کردوون. یەکێک لە بڕگەکانمان ئامادەکردنی فیچەرێکە تایبەت بە فۆتۆگرافەرێکی کورد کە ئەویش محەممەد مراد ئاکۆیە کە گەنجێکە ماوەی چەند ساڵێکە کاری فۆتۆگرافی ئەکات توانیوێتی بە یەکێک لە فۆتۆکانی بێتە خاوەنی جوانترین وێنەی ساڵ. با پێکەوە بینەری فیچەرەکە بین و دواترە گەڕێنەوەلاتان. فۆتۆگرافەر محەممەد مراد ئاکۆی لە 1998 لە گوندی ڕێزێنەی سەر بە نائێ سەرکەبکان لەدایک بوومە و ئێستاش نیشتەجەی نائێ سەرکەبکانم. سەرەتای دەستپێکردن بەکاری فۆتۆگرافی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2014 لە ساڵی 2014 کاری فۆتۆگرافی دەکەم و تا ئێستاش بەردەوامم. لە 5 پێشانگای تایبەت بەکارەکانی خۆم هەیە و لە 20 پێشانگای هاوبەشیشدا بەشداریم کردووە. کۆتا پێشانگایان ئەم پێشانگایە بوو کە 145 فۆتۆگرافەر وێنەیان نردبوو. وێنەی 25 فۆتۆگرافەر هەڵبێژدان لە کۆتاییدا فۆتۆکەی من بۆ براوەی خەڵاتی یەکەم کە دەستەی ژنگەی هەرێمی کوردستان و ڕێکخراوی کوردستان فۆتۆ پێوە هەستا بوون. ئەو فۆتۆیە لە 25 حوتی 2019 گرتم لە گۆمی بێکۆدیان. گۆمی بێکۆدیان دەکەوێتە زنجیرە چای قەندیل ئاساری سەکران. گەیشتن بەم گۆمە کەمێ ناخۆش و ناڕەعەتی دەوێت چونکە 12 کاتژمێر لە جادەوە دوورە چون و هاتن بۆ گەیشتن بەم گۆمە. لە جادەوە 12 کاتژمێر پێویستە بە پێ بڕۆی بە هەوراز و سەرژێردا بۆ گەیشتن بەم گۆمە. خۆی گۆمی بێکۆدیان کوێستانی باو باپیرانمانە بۆیە ساڵانە 3-4 جار گەشتی بۆ دەکەم هەموو ساڵێک. ئەم وێنەیەم کە بەشداریم پێکرد شوێنێکی لە 2-3 ساڵی دوایی بووتە شوێنێکی گەشتیار و گەشتارێکی زۆر
لە شارەکانی هەرێمی کوردستان سەردانی دەکەن. خۆی ڕێکخراوی کوردستان فۆتۆ ئەگەر هەچ پێشانگایە بکاتەوە پێشدا بڵاوی دەکاتەوە کە پێشانگایەکی ئەوە دەکرێتەوە. منیش لە کۆتا ساتەکانی پێشانگایەکەدا وێنەم نارد. خۆشبەختانە وێنەکەم براوی یەکەم بوو. وەڵا بە تاکید هەستێکی زۆر خۆشمەیە کە دەبینم ڕەنج و ماندبوونی چەند ساڵم بە فیڕۆن ڕۆیشتووە. بە تایبەت من وێنەی سروشت و ئەو شوێنانەی نەبیندرا و خەڵک کەم سەردانی دەکات دەمەوێت لە ڕێی زوومی کامێرەکەمەوە پێشانی هاوڵاتیانی بدەم زیاتر وێنەی سروشت و ژیانی لادەکان دەگرم پۆترێتی لادەکان لە ئاکاونتی خۆم بڵایەن دەکەمەوە جار و باریش سایت پێیزەکان داوام لێ دەکەن وێنەکانیان دەدەمێ. وەڵا بە تاکید پێشانگای تایبەت خۆشترە کە تایبەت بێ بەکارەکانی خۆت نەگرت لە پێشانگای هاوەش. دەستپێکردنەکەم لە ساڵی 2011 بە مۆبایل ڕسمم دەگرت پێشتر لە ساڵی 2014 بە ڕسمی خولیام زیاتر بووی و دەستم بەکاری فۆتۆگرافی کرد. سوپاس بۆخوا پەیوەندیم زۆر باشە لەگەڵ سەرجەم فۆتۆگرافەکانی دەڤەری ڕاپەڕین و هەرێمی کوردستانیش. زیاتر من گەشت بەتەنیا دەکەم چونکە گەر بتەوێت وێنەی جوان بگری و دیمەنی جوان بگریت باشترە بە تەنها بیت. دوو تا سێ فۆتۆگرافەرت لەگەڵ بێت دەکرێت بەڵام لەوە زیاتر بێت ناتوانانی وێنەی بەدلی خۆت بگریت. زیاتر من گەشتەکانم بە تەنها دەکەم. بەڵێ بۆ پێشبەرکەی تریش وێنەم ناردووە هەر لەم ساڵدا بۆ وێنەی ساڵ پێشەنگای کە دەکرێتەوە پێشبەرکەیە بۆی ژوێنم ناردووە. هێستا نەتیجەکەی دەرنەچووە لەو ماوەیە ئینشاڵڵا نەتیجەی دەردەچێت. بەگشتی من ئەو ئامانز لەو کارم ناساندنی هەرێمی کوردستانە بە دەرەوە و خولیایەکی خۆشمە کاری فۆتۆگرافی و گەشتکردن. زۆربەی شار و شارچکانی هەرێمی کوردستان گەڕاوم بە ئێرانیشەوە سەردانی وڵاتی ئێرانیشم کردووە بۆ کاری فۆتۆگرافی بەنیازم لەو ماوەژە سەردانی بکەمەوە ئینشاڵڵا. هەموو وەرزێک بۆ وێنەگرتن جوانە بەڵام تایبەترین وەرزیان لای من وەرزی پاییزە. زۆر بە حەز بە وەرزی پاییز دەکەم کە وێنەی تێدا بگرم. بەڵێ کاتێکی تایبەتم بۆ تەرخان کردووە من ڕۆژانە داوام هەیە تا سەعات 3 داوام هەیە. ڕۆژێک کە بمەوێ دەرچم مۆڵە دووە دەگرم زۆرتر دەڕۆمەوە یان لە ڕۆژی جومعە و شەمەدا دەتوانم گەشتەکانم بکەم. بە تاکید لە هەرێمی کوردستان تا ئێستا نەبووتە دیاریدا وەک دەرەوە و ئەوانە فۆتۆکردن لە کوردستان زۆر کەمە. لە ساڵی 2014ەوە تا ئێستا دوو فۆتۆم فرۆشتووە. فۆتۆکان یەکیان ژنێک بوو مانگای دەدۆشی ئەوەی دیکەشان هەر گۆمی بێخۆدیان بوو. بەگشتی سوپاسی هەموو هاوڕێ و برادەرە خۆشەویستانم دەکەم کە لە سەرەتای دەستپێکردنی کاری فۆتۆگرافیم بە وشەیەکیش بێ یارمەتی منیان داوە.
کۆسەدڕە سۆڵعەلی پرسەنامەیەک ئاراستی خانەوادی هونەرمەند ئاسۆ عومەر سوارە دەکات و تیایدا وێڕای دەربڕینی پرسەنامە و هاوخەمی دەڵێت زۆر بەداخەوە هەواڵی کۆچی لە ناکاو پڕ ئازاری هونەرمەندی ناسراوی کورد ئاسۆ عومەر سوارەمان بیست لە ناخۆ دڵگران و خەمباری کردم هاوبەشی خەمتانم هیوادارم ئەمە دواکۆست و ناخۆشی هەموو لایەک بێت. بە ئامادەبوونی ژمارەیەک لێ پرسراوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەزیری ڕۆشنبیری هەرێم و ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان و ڕۆشنبیران و میدیاکاران و هاوڵاتیان تەرمی هونەرمەند ئاسۆ عومەر سوارە لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی بەڕێکرا و لە گردی سێوان بە خاک سپێردرا. وەزیری ڕۆشنبیری هەرێمیش هاوخەمی بۆ هونەرمەندان و کەسوکاری ئاسۆ عومەر ڕاگەیاند. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە کۆشکی سەلام لە بەغدا پێشوازی کرد لە ئیرەج مەسجدی باڵێزی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق و لە دیدارێکدا تاکید کرایەوە لە پێویستی بەهێزکردن و بەرەو پێشبردننی پەیوەندی دوو قۆڵیەکانی نێوان عێراق و ئێران. عائیشە حەسۆ و شاهۆز حەسەن هەردوو هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکراتی پێدە پەیامێکی پیرۆزباییان ئاڕاستەی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد بە بۆنەی سەرکەوتنی چوارەمین کۆنگرەی. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێم لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند 20 حاڵەتی ئەنفلۆنزای وەرزی لە هەرێمی کوردستان تۆمار کراوە و ڕەتی کردەوە ئەو ڤایرۆسی بڵاوبۆتەوە ئەنفلۆنزای بەراز بێت. عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی حکوومەتی کاربەڕێکەری عێراق هێرشەکانی ئەمریکای بۆ سەر بارەگاکانی حیزبوڵای عێراقی سەر بە حەشدی شەعبی ئیدانە کرد و ڕایگەیاند ئەو هێرشانە قبوڵ نەکراون و دەرەنجامی خراپ و مەترسیداریان دەبێت. مەرجعی باڵای شیعەکانی عێراق ئیدانی بردومانکردنی بارەگاکانی حەشدی شەعبی لەلایەن ئەمریکاوە دەکات و ڕایگەیاند پێویستە دەسەڵاتداران کار بۆ ئەو بکەن عێراق نەبێتە گۆڕەپانی یەکلاییکردنەوەی ناکۆکی هەرێمی و نێودەوڵەتیەکان. دوای کۆبوونەوەی مۆل و چاوش ئۆخلۆ وەزیری دەرەوەی تورکیا لەگەڵ کەمال کلیژدار ئۆخلۆ سەرۆکی پارتی گەلی کۆماری جەهەپا ئۆناڵ جاویک ئۆز جێگری سەرۆکی پارتی گەلی کۆماری تورکیا بە گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆن لەو وڵاتەدا دەندرێت ڕایگەیاند ناردنی هێزی سەربازی تورکیا بۆ لیبیا دەبێتە هۆی زیاتر ئاڵۆزبوونی دۆخەکە. لەگەڵ نزیکبوونەوەی سەری ساڵی نوێی زایانی پەرەسەندنی توندوتیژیەکانی لیبیا تونس ڕێوشوێنی ئەمنی توند و تۆڵی گرتووەتە بەروباری لە ناکاوی درێژ کردەوە. بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتان دەبێت. ئێستا کاتی گفتوگۆکردنە لەسەر تەورەکانمان وتمانە چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان ویش گفتوگۆکردن دەبێت لەسەر هیوا و ئاواتەکانمان بۆ ساڵی تازە یامڵێ بۆ ساڵی نوێی 2020 بێگومان هەر یەک لە ئێمە کە پێشتر لە ساڵی 2019دا یان پێشتر کۆمەڵێک هیوا و ئاواتی هەبووە کە ڕەنگە نەیتوانی بە بیهێنێتە دی بە ئومێدی ئەوەی کە لە ساڵی 2020دا بتوانێت هیوا و ئاواتەکانی بێنێتە دی و ئەمڕۆ قسە لەسەر ئەواکەین چۆن بتوانین هیوا و ئاواتەکانمان لە ساڵی تازە بێنینەدی بێگومان ئەمەش بە پلاندانان ئەبێ. ئێمە ئەمڕۆ ئەمانێ جاخت لەسەر پلاندانان بکەینەوانێ بۆ گەیشتن بە هیوا و ئاواتەکانمان بزانین چۆن بتوانین پلانێکی تەندروست و جوان دابنین بۆ ئەوەی کە بگەین بە هیوا و ئاواتەکانمان کە باز لە سوود و گرنگیەکانی پلاندانان دەکەین ئەو هەنگاوانەی کە بۆ گەیشتن بە هیوا و ئاواتەکانمان گرنگە. بۆ ئەمە بەستەش میوانداری بەڕێز فاروق عەبدولعەزیزمان کردووە توێژەری دەرونی. سڵاو لێ بۆ بەیانیت باش. سڵاو لێەوە بەیانی بینەرانی خۆشەویستیش باش. زۆر سپاس مامۆستا سپاس بۆ تۆش بە خێراتی. بە سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین هیوا و ئاواتیا خەون و خۆزگە پێناسێکی هەیە ناساندنێکی هەیە بۆی کە جیایکەینەوانێت لە حەز. بەڵێ هەموو شتێک پێناسی خۆی هەیە لە قاموسی هەر کەسێکیشە لە زانیاری هەر کەسیشە مانایەکی بۆ داهاتاشێت یا بەدەستێنێ. هیوایش یعنی ژیان بەبێ هیوا بێمانایە. ژیان بەبێ هیوا بێمانە. جا کەسی هیوادار کەسێکە کە تەندروست و ینی دەرون دروست بێت. تەن کلمەی وشەیەکی فارسیە هاتوتە لای ئێمە بێ بڵێن دروست بۆ شتاریتر. تەن ینی جەستە بەمانای جەستەیە. تەن دروست ینی جەستەی دروست بێت و دەرونیشی دروست بێ. مرۆڤ خۆی بوونەوەرێکی چەند ڕەهەندیە. ئەم چەند ڕەهەندیە مەسەلەن لە وڵاتانی پێشکەوتووی وەکو ئوروپا و ئامریکا و ئەو وڵاتانێک کە بۆچوونی خۆمان ئەڵێن خوا پێداون و خۆیان زەحمەتیان کێشاوە بەدەستیان هێناوە لەوێ بۆ دەمادیەکەی زۆرتر گرنگی پێدراوە تا
معنەویەکەی یعنی لە دەرونا کەمتر کارکراوە بۆ شێوازە ئەوەیە کە هەموو شتێک بۆی دەسەدا تا کاتی مردن ئەوەیە لەوێ مەسەرەن لە کۆمەڵگەیەکی پێشکەوتووە وەکو وڵاتانی اسکاندیناوی بەتایبەت سوید خۆکوژی زۆر زۆرە چون ژیان بۆی تعریف نەکراوە بڕوای نییە بەمەی کە مەسەرەن ژیانێکی کە هەبێت هەموو شتێکی بۆ دەست بۆچی بەس لە وڵاتی سوید وایە مامۆستا واتە لەوێ پەروەردەکەی نقصانە بەڵێ لە ئاسی گەورەترینی زانکۆی پەروەردەی هەیە و باشترین تێۆریان هەیە بۆ دەروونناسی و بۆ عینەکانیان بەڵام مرۆڤ بوونەوەرێکی زۆر ئاڵۆزە و هێشتا نەناسراوە ئێستا کە سەدەی بیستویەکە مرۆڤ بوونەوەرێکی نەناسراوە مە قسەی من نییە قسەی کارل ڕازجەرزی ئەمریکیە مەسەرەن کە زانایەکی گەورەیە لە بواری دەرونیە جا مەسەلەی هیوا بە ژیان ئەبێ ئەو بۆدێکی مانەوی و مادی هەر کەسێک ئەبێ ئامانجی ببێت بۆ ئامانجەکەی ئەبێ پرۆگرام و بەرنامەیە هەبێت بەرنامە هیواکانیان مەسەرەن خەونێ نەبێت ڕاستەقینە و ڕاست بێت کەسی تەندروست باش بیرەکاتەوە مەسەرەن شتێک ناتوانێت بە ئەندازەی توانی خۆی پێوانەی خۆی خۆناسی خۆی هیواکانی هەڵەبژێرێت هیوای کە هەڵبژارد ئامانج دیاریەکات ئامانجی ئەسڵەکە چییە لە کورتخایە نامنە بێ بگەمە ئەم شتە من ئەتوانم بگەمە ئەم شتە توانایەکانم تایە باشە مامۆستا بە پێ قسەکانی بەڕاستا بێ کەوا بێت ئەبێ ئێمە خەون و ئاواتێکمان هەبێ کە واقعی بێ یعنی دوور نەبێ لە ڕاستیوانیە ئەستەم نەبێ بۆ نمونە لەوانەیە ڕەنگە تەلەبەیەکی وێژەیی بێوێ ببێتە پزیشکێک کامە شتێکی مەحاڵە تا چەند یعنی گرنگەکە ئەو هیوا ئاواتە واقعی بێت بەبۆچوونی زانایانی مرۆڤی هەموو کەس ئەتوانێت بەوەی بەڵام بیاوێت و تێکۆشێت بیاوێت و تێکۆشێت ئەتوانێت جەنابە مێلورەیەک دنکێک گەنم ها بەدەستیەوە یەکێ ژماردبووی هەزارها جار لە دیوارە ئەوێت سەرکەوێت ئەکەوێتە خوارەوە دووبارە هەڵێگرێتەوە دووبارە ئەڕواتە سەرەوە مرۆڤیش مرۆڤێت لەو بەقوەترە ئەتوانێ ئەم کارە بکات یعنی ئەتوانێ ئەو ئامانجە مەسەرەن ئەو کابراکە وێژەیی خوێندووە بڕوات دووبارە ئەو بەوانانی بەشی علمیەکە بخوێنێت و بڕات ببێ بە پزیشکی شتێک نییە بەناوی مەحاڵ شتێک نییە بەناوی مەحاڵ بۆ مرۆڤ توانینێکی ڕادەبەدەری هەیە کە خۆی نازانێت و زەمینەی بۆ خۆش نەبووە ژینگەیەکی بۆ فراهم نەبووە ئەمە نییە بڵێ ئەمە کوردە و ئەمە کوردیە جەناب تەماشای چینیەکان بکە ئاسیایین هەروەکو ئێمە وانە چینەکان ئێستا چیەکەن بە پرۆگرام و بە بەرنامە و بە تەشکیلا ئێستا تەواوی ئابووری جیهانیان لەژێر کۆنتڕۆڵی خۆیانایە بەڵام من و تۆ ئەم هەمووە داراییمانە هەیە ئەم هەمووە ژینگەی باشمانە هەیە مەجالمان نەدراوە ئێمە بەکارهێنەرێکی بێهۆین لێرا بێهیواین نازانین چی بکەین لەمەی کە هەمانە نازانین چۆن بەکاری بێنین مۆبایلە کە ئەو پێشکەوتوترینی مەسەلەن تەکنەلۆژیا کەوێتە دەستی ئێمە خراپ بەکاریهێنین کاتی بەتاڵی یاریەکانشکی مانا و مەفهومێکی نییە گەشە نایە بە زەینمان بە عەقڵمان و ناتوانین عەقڵانە بیر بکەین لەسەرەوە مامۆستا لەسەر ئەو قسانەی بەڕێزت ڕاپرسیە کراوە لە وڵاتی ئەڵمانیا لە کۆتایی ساڵی 2009 کە ئاوات و خۆزگەیان چیە بۆ ساڵی 2020 با من بۆ بەڕێست و بۆ بینەرانیشی بخوێنمەوە ئاواتەکانی خەڵکی ئەڵمانیا بۆ ساڵی 2020 چییە لە سا 64یان هیوا دەخوازن کاتێکی زیاتریان هەبێت بۆ حەوانەوە لەگەڵ خێزانەکانیان لە 54یان دەیانەوێت کاتێکی زیاتر بدەن بە وەرزش لە 36یان هیوایانە کە کێشیان داوەزێنن لە 31یان هیوایان ئەوەیە کە پارەی زۆر پاشەکەوت بکەن لە ساڵی تازەیە لە 127یان ئاواتیان ئەوەیە کەمتر کات بە بەکارهێنانی ئەنتەرنێت و تەکنەلۆژیاوە بەرنەسەر لە 111یان هیوادارن بتن واز لە جگەرە کێشان بێنن کام یەک لەم هیوایانە سەرنجڕاکێش بوو لای تۆ مەسەلەکە هیوای هەر کۆمەڵگەیەک و هەر کەسێک بێتە من ڕێزم بۆ هیواکانیان هەیە هەر کەسێ هیوای ئەوە بۆ شێوازە پەروەردەیە ئێستا نەیوتۆ بە ملیۆنەر نەیوتۆ بڕۆم مەسەلەن داهاتێکی زیاتر کۆ لە بۆچوونی من مەسەلەن بۆ هیوای ئەوە کە خزمەتگوزاریەک ببێت و مەسەلەن من هیوامەیە کە عەدالەت و یەکسانەی جیهان بگرێت و مرۆڤ بگاتە ئەو ئاستەی کە بۆ مرۆڤایەتی بە وجود هاتووە ئەمە هیوای منە مەسەلەن وەکو هیوای تایبەتی خۆم
ئەو هیوانە هیوای تەماشایەکەی هیواکان زۆربەی مادیە. بەڵێ مەسەلەن ئێمە وەرزشێکی لە شتەکانە کە پێویستە بکرێت هەر لە مناڵیەوە فێر بکرێن وەرزش لایەنی کەم پیادەڕێوی بکەین، لایەنی کەم بڕۆنە ناو پارکێک پیاسەیە بکەین. ئەمانە وەرزشە. هەڵەسین بەیانیان نەختێ ئەو گیانمان نەرم ڕاهێنین، هەڵسین دانیشین ئەو جمگانە بجوڵێن. جا جوڵە لە ئێمە ئومێدەکە بگەڕێنەوە بۆ هیواکەمان کە بەرنامەکەی تەوەرەکەمان لەسەرەوەی. ئەگەر ئومێدمان ببێت ئەتوانێت من کابرایەکم نەخۆشی شێرپەنجەم هەیە، خۆم نەخۆشی شێرپەنجەم هەیە، کە دکتۆرەکە پێوتم تۆ شێرپەنجەیەوتم جا شێرپەنجە چێ وەکو هەڵامەت وایە، وەکو شەکرە وایە، وەکو نەخۆشیێکی تر وایە. ڕێزمێ بۆ دکتۆرە زۆریش خۆش بوێت، زۆریش خزمەتی کردومە چەند ساڵە. بێگومان دکتۆرەکانیش پێیان خۆشەکە نەخۆشەکانیان ئاوا مەسەلەکە ئەمەیە. وتم وەکو هەڵامەتی واتە دکتۆر منە زانم شێرپەنجەمە، هاتوومەتە خزمەتی جەنابە کە پسپۆڕی علاجم کەی چارەسەرم کەی. ئەمە هیوا بە ژیانە. من ئەگەر بە ژیان ئەرە وەڵا باوکە تەواوی تر خەتی ئاخرە من پێشۆ ماوم و پێشە سازم و زۆریش ئامادەم بۆ مەرگیش هەر کاتی هات بەخێر بێت. مەسەلە ئەمەیە. هیوا من ئەگەر شتێک خۆم نیکەم ناڵێم بە خەڵکیش لە تەلەڤیزیۆنیشان ناڵێم مەسەلەکە. من لە خۆم مایەنێم ئەڵێم هیوا ئەمەیە. من لە ژیانی تقریباً 7 ساڵەیەمە لەم ژیانە 4 کڕت لە 0 ژیانم دەست پێ کردووە هاتووم. هاتوومەتە سەر و ژیاوم. دەستەکانت خۆش بێت. یەکێک لە خزمەتەکانی شەمەیە کە بگەی بەو ئامانجەی کە تۆ ئەتەوێت. من هیوام خزمەتی خەڵکە، هیوام خەڵک شاد بێ، سەلامەت بێ و دەرون دروست و تەندروست بێت. بە هیوای مامۆستاگیانە گەڕێمە وڵات. بەڵێ ئەزیزان ئێسەش پەیامنێرمان کاروان مەسعودمان لەگەڵا لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر ئامادەکاریەکانی پارێزگای هەولێر بۆ ساڵی نوێ و پلانەکانیان. کاروان سڵاو لێ بە بەیانیت باش زانیاریەکانی لای تۆ چینە ئامادەکاریەکان چین؟ بەڵێ چنوور بەیانی ئێوە و ئەمڕۆ هەموو لایەک باش بێت لە شاری هەولێر و لەبەردەم قەڵای دێرینی شاری هەولێر. پیرۆزبایی سەری ساڵی خۆم ئاراستەی ئێوە و تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و سەرجەم خەڵکی کوردستان و کوردستانیان دەکەم بۆی کە ساڵی نوێ ساڵی 2020 ببێتە ساڵێک بۆ هاتنەدی سەرجەم ئاوات و خولیا و ئومێدەکانی ئەو کەسانی کە پێی دەخوازن بە ئومێدەی توانی بێتە منیش لە ماوەی ئەو ساڵی ڕابردوو لە ڕێگەی بەنامەی ئەمڕۆ زۆرترین زانیاری و زۆرترین سوودمان گاردمێ بە بینەران و شاشەکەمان زیاتر دەوڵەمەندتر کردبێ. چنوور لە شاری هەولێر بەو پێی کە ڕێژێکی زۆر گەشتیان ڕووی لە شارەکە کردەوە بە سەربردنی پشوەکانی سەری ساڵ ئامادەکاری زۆر کراوە لە شاری هەولێر. هەر لە دوای منەوە گەر وێنەکان ببینن لەسەر قەڵا ئامادەکاری کراوە، قەڵا ڕازێنراوەتەوە بۆی کە پێشوازی لە سەری ساڵ بکامە جگەلەوەی کە شوێنە گشتەکانی ناو شاری هەولێر بە جۆرەها گڵۆپ و جوانکاری ڕانزێنراوەتەوە بۆی کە ئەو گەشتیاران یاخۆ خەڵکی کە سەردانی شوێنەکان دەکەن شاری هەولێر دەکا هەست بە جیاوازێک بکات دیمەنێکی جیاوازی سەری ساڵ ببینێت. جگەلەوە دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە لە ئێمپایر لە شوپەکانی ئێمپایر کە شوێنێکی نیشتەجێ بوونە لەوێ ئەمساڵ وەکو ئاماژەی بۆ کرا وەکو بانگەشەیان بۆ کردووە باز لەوە دەکەن کە بە شێوازێکی زۆر سەرسوڕهێنەر یاری ئاگرینەکان بۆ سەری ساڵ ئامادە کراوە لەوێ دەتەقەندێ و نمایش دەکرێت کە هاوشێوەی ئەو یاری ئاگرینەیە کە ساڵانە لە بورجی خەلیفە لە دووبەی لە وڵاتی ئیمارات دەبێت وەک دەگوترێت هاوشێوەی ئەوە دەبێت بەوەی کە شێوازێکی جوانە بۆ یەکەم جار ئەو دیمەن ئاگرینانە لەوێ با بڵێن دەتەقێنرێ خودت خەڵک دەیبینێن. دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە بەڕێوەتی پۆلیسی پارێزگای هەولێر ئاماژەی بۆ کردووە کە ئەوان پلانێکی ئەمنی تۆکمە و توندیان هەیە بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان و هەروەک ئەو هاوڵاتیانە و کوردستانیانە یاخودە و گەشتیارانەی کە بەشداری لە
ئاهەنگەکانی سەری ساڵ دەکەن ئاماژە بۆ کراوە کە لە هەموو ئەو شوێنانەی کە ئاهەنگ و کۆبوونەوەی خەڵک هەیە لەوێ هێزە ئەمنیەکان بە هەماهەنگی ئاسایش پۆلیس بەرگریفە ئەنی ئەموو هێزە ئەمنیەکان بە هەموو شێوەیەک لەوێ ئامادەیان هەیە بۆی کە جانی هاوڵاتیان جانی گەشتیاران بپارێزن و پارێزگاری لە سەرماڵی هاوڵاتیانیشکەن بۆ پێیکە زۆرترین هاوڵاتی لە شاری هەولێر لەم شەوەدا چێتە دەرەوە و ئەم شوێنەی کە ئێستا من لێی وەستاوم بم بەیانێ زووە کە چۆڵە شەو ئەم شوێنە بەرناکەوێت جمەی دێ لە گەشتیار و لە هاوڵاتیان چنوور دەمەوێت ئاماژە بەوەش بکەم کە باری کەش و هەواش لە شاری هەولێر بەپێی پێشبینیەکان ئەمڕۆ لە بەرژەوەندی گەشتیاران و هاوڵاتیان و کوردستانیان دەبێت بۆی کە کەشی شاری هەولێر کەشێکی نیمچە هەور دەبێت ئەگەری نمە باران هەیە ئەویش لە ناوچە شاخاویەکان و بەرزترین پلەی پێشبینی کرا و 15 پلێ و نزمترین پلە 8 پلێ کامەش کەشێکی گونجاو دەبێت هاوڵاتیان هیوا ئەوخوازیەوە بوون کە تەنها ئەم شەو باران و یاخود سەرما و سۆڵێشی زۆر نەبێت بۆی کە بتوانن شوەکانی سەری ساڵ یاخود ساڵی نوێ بە خۆشی و کامرانیەوە لەگەڵ هاوڕێ و دۆست و خزمەکانیان بەسەر ببەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان کاروان مەسعود لە شاری هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ مابووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ ئازیزانە گەڕێمەوە لای میوانەکەم و درێژە بە تەورەکەمانە دێن. مامۆستا پێش ئەوەی کا بچینە لای پەیامنێرەکەمان باسی نەخۆشیەکەی خۆت کرد، باسی ئەوەت کرد کە پێویستە مرۆڤ هیوای هەبێت. بۆچی گرنگە هەمیشە مرۆڤ بە هیواوە بژی؟ ناتوانێت بژی ئەگەر هیوای نەبێت، تووشی خەمۆکیە بێت، تووشی نەخۆشیە بێت، سەلامەتی لە دەسەدات و ئەشڵەژێت وەکە ئیشی لەبەر ناڕوات. ئەگەر هیوای نەبێت بە ژیان، یعنی هیوا پێویستیەکی زۆر زەروریە بۆ مرۆڤ و بەبێ هیوا ژیان وتم مەفهوم و مانایەکی نییە. کەسی هیوادار ڕێگە چارەی پێیە بۆ تەواوی کێشەکان. خۆتە زانی ژیان هەمووی کێشەیە و شەڕە و تەنگە و چەڵەمەیە و بەختیە. ئەگەر هیوات نەبێ جا هیوادار ڕێگە چارەی هەیە، ئەم ڕێگەنا ئەو ڕێگە ئەو ڕێگەنا ئەو ڕێگە و ئاگاتە ئەو ئامانجەی کە دیاری کردبوو وتمان بۆی لە بەنامە لە بەنامەی ژیانە لە مەفهومی ژیانە. مەسەلەن لە ئاینە لە بڕوای ئاینە کە ئەڵێ تەواوی مەخلوقات خەڵق کراون کە عیبادەت و بەندەگی بۆ خوا بکەن بەس بۆ خوا ئەوانەی کە بڕوادارن بۆ خوا ئەژین و بۆ خوا خزمەت ئەکەن. بێ بڕوایان چیەکە لەوێ مەسەلەن خۆی هیوایە بۆ خۆی دیارریەکە بۆ ئەم شتە ئەژیم من بۆ مناڵانە ئەژیم کە خزمەتیان بکەم. ئەوەیە لەوێ ئاواتە خوازەی کە ساتێکی بێت لەگەڵ مناڵەکانیان نەبێ. بەڵام ئێمە تەواوی کاتەکانمان هەیە لەگەڵ مناڵەکانمانە، زۆر کاتمان هەیە. ئێمە بەداخەوە زۆربەی کاتەکانمان بەتاڵین بەشێک لە جیازەکەمان جیازیمان هەیە لەگەڵ ئەوانە. جگەرەکێشان خویەکە کە کابرای جگەرەکێش فێریە بێت. ئەم نیکۆتینە ڕایەکێشێت پێویستی پێیەتی دووبارە لەسەر یەک ئیدامەیەدا. بەڵام ئەگەر ئیرادەی هەبێت لەوێ ئەڵێ من ئەمەوێت ئەم جگەرە تەرکە بۆ تەندروستیم زەروری هەیە. لەوێ دەرونی وەجەستەی تەواو قبوڵی کردووە کە ئەمە من خۆم گرتووە بەمەوە تەواویتر ناتوانم لای بم. نا ئەتوانی لای بی ئەگەر ئیرادەت هەبێت بڵێ من ئەتوانم ئەم جگەرەیتر نێخۆم و پێویستیم پێ نییە. چەند ڕۆژێ بێتاقەتە بم دوایی ئاساییە بمەوە یەمە حاڵەتی ئاسایی خۆم و خوێنم پاکە بێتەوە بۆ شێوازە تەرکێکەمە یەکێ لە ئاواتەکانیەوە بوو کە جگەرە خو خراپە بە گشتی بە ئینتەرنێتەوە بە هەرچی چتەوە لە خۆشەویستیشە زۆر مەسەلەن بەو شێوە. ئێمە بۆ هەموو شتێک لەناو دەروونمانە کە تەماشاکەین ئەبێن لە خلقەتا لە بوونە بۆ شادی ئێمە 4 هۆرمۆنمان هەیە. بۆ شادی 4 هۆرمۆن هەیە کە تۆ شاد بژیت بەوەی کە هەتە ڕازی بە بەوەی کە هەتە ڕازی بە تۆ لەمە زیاتر من ئیساتێ
زیاتر داوام بکە جەستەی خۆم نایڵێ 15 کیلۆ مەسەلەن زیاتر بەرزکەمەوە ئەگەر بنەوەم لە 25 کیلۆ زیانی هەیە بۆ جەستەی من ئەتوانم 15 کیلۆ بەرزکەمەوە با مەودایەکی کەمیش بەرزیکەمەوە هەڵیگرم و داینێم بەڵام کەسێکی ئەتوانێت 100 کیلۆ بەرزکاتەوە 200 کیلۆ مەسەلەن کابرایە کە ئەندامی باشە و جەستەی باشە هیوا پێویستیەکی زەروریە بۆ هەموو مرۆڤەکان بێئومێد و ینی بێئومێدی نائومێدی نەوەڵام من ناتوانم جا ئەمە یەتە سەری ئەمە کەسێتەکەمان ئایا نگەتیڤ گراین پۆزیتیڤ و نێگەتیڤ یا پۆزیتیڤین با پۆزیتیڤ بیرکەینەوە ئێستا کە نزیکین ئیمڕۆ ئاخری ساڵی 2019 ئەگەر لە بیری بێ ئەوەڵ ئەم هەم هەڵهەڵە و چەپچەپە و ڕازانەوە و تەشکیلاتیشمان بۆ ساڵی 2019 کرد هەرم ساڵی 2019 کە بەم پێ ئێستا بۆچی پرسەی بۆ ناگرین کە ئەڕوات مەسەلەن بۆ نمونە یا شادیە ناکەین کە ئەمە زۆر دراوە بە ئێمە زۆر زانیاری دراوە پێمان نعمەتی زۆر دراوە نەهامەتیشمان بووە لەگەڵ ئەمە هەرچکانەمانە لە ژیانە ژیان ئاڵۆزە هەم خۆشی هەیە هەم ناخۆشیشی هەیە باشە مامۆستا لە پێشەکی قسەکانمان باسی ئەوم کرد کە هیوا و ئاوات بڵێن خۆزگە و خەونەکان پەیوەندێکی ڕاستەخۆی لەگەڵ پلانە هەیە پلان تا چەند گرنگە دانانی پلان تا چەند گرنگە بۆ گەیشتن بە هیوا و ئاواتەکانمان بەڵێ هەموو شتێک لە ژیانە سەرجەنا بە تەماشای کاکەشان و حتا مرۆڤ مێلورەیە کامە بۆچی خەڵق بووە بۆچی بەهاتۆتە دنیا و ئیشی چییە کارێکی پێ سپێردراوە من نازانێت زانستیش نەیزانیوە کە ئەمە مەسەلەن بۆشی هاتووە بەڵام کە شیکاریە کا توێژنەوە کا سەبارەت بووە بۆی دەرەکەوێت کە ئەمە ئەگەر نەبێت مەسەلەن لە شوێنەکە مارە زۆرە بوونەوەرێکی بۆ خەڵق بووە کە ئەو مارانە لەبێ نەبات ئەگەرنە تەواوی مارەکان تەواوی دنیایان ئەگرت بۆ شێوازە لەنی دژێکی هەیە لە خەڵقە ئەمانە سڕێکە بە کوردی خۆمان زۆر جاڵە خواست زاڵم زەواڵی بۆنێرێت زاڵم جا لەوانەش زاڵم نەبێت لەوانێ سەر لە ژەهری مار یا لە ژەهری دوو پشک دەرمان دروستەکرێ بۆ جونگەکان و بۆ مرۆڤ و بۆ تەشکیلاتی تر لە ژەهری مار دژە ژەهرەکان دروستەکرێت لە ناو مختەبەرەکانە مەسەلەن بۆ نمونە جا ژیان جیانێکی ئاڵۆزە مرۆڤ بوونەوەرێکی نەناسراوە خۆی ئەناسێت بەڵام خۆی لە خۆیان لە ناسینی خۆیان مشکلەی هەیە هێشتا نەزانێت چییە بۆ کواتەوە بۆ چیە ڕات و ئامانجەکان تێ پرۆگرام و بەرنامە یەکی لە زەرورەتەکانی ژیانی هەر مرۆڤێکە ئەوێ مناڵ لە مناڵیوە فێر ببێت کە ئەم کاتە کاتی یاریکردنە ئەم کاتە کاتی نان خواردنە ئەم کاتە کاتی شووە ئەم کاتە کاتی وەرزشە داوای لێ بردنەکەم نەمشکە جا پرۆگرام و بەرنامە ئەبێ بۆ ئەو مناڵە دیاری بکرێ کاتی خەوتە بۆت هەیە ئەوەنە سەیری بەرنامەی تەلەڤیزیۆن بکەی ئەم پرۆگرامە ئەم بەرنامە بۆ تۆ زیانی هەیە واز بێنە لەمە ئەمە بە بەرنامە بارێنێ ئەم دایکە کە پێڵێت هەتا ئێستا مەسەلەن زۆر من ئافرەتم بینیوە لە کاتی خۆیان کاتێککە تەلەبە بووم لە دەورەی زانکۆوانە بە سەعات شیریاوە بە مناڵەکەی بە سەعات شیریاوە بە مناڵ ینی بەرنامە پرۆگرامی بەم شێوازەوە ئەم مناڵێ بەم شێوازە وایش ناڵێن وایش نە بەم شێوازێش تونە بەڵام مناڵ هەر کاتێ برسی بێ دەستەکا بە گریان جا گریان چییە؟ باشە گریان بزانام با گریانە بۆ تا بە گریان بانگدانە بۆ ژین مناڵەکە لە دایکە بێ ئەگریات بژی بە هیواوە بژی بە بەرنامەوە بژی بەڵێ مامۆستا باسی پلانمان کرد کە وتێ بەرنامە و پرۆگرام پێویستە بۆ گەیشتن بە خەون و ئاواتەکانمان زۆر جار لە کاتی دانانی ئەو پلانەیە کۆسپ و ڕێگری کۆسپ تەگەرەهێتە بەردەمان لە دانان و جێبەجێکردنی پلانەکە ئێمە چی بکەین بۆ ئەوی کە زاڵ بن بەسەر ئەو کۆسپ و تەگەرانەکە هێتە بەردەمان بیری لێکەینەوە ڕێگەچارەی بۆ دۆزینەوە کە هیوامان بوو من ئەم ڕێگە نەگەیشتم بە ئامانج بە ڕێگەیەکی کاگەم لەم لاوە دەوری بۆ دەمەوە ئەڕۆم بیری لێکێت وەکو چۆن مەسەلەیەکی ڕاضی
ینی بیرکاری یەتە پێشەوە ئەم ڕێگەنە ئەو ڕێگە ئەو ڕێگەنە ئەو ڕێگە تا ئەبێ ڕێگەیەکی بۆ بدۆزیت کەسی هیوادار ڕێگەی زۆرە لەگەڵ کێشەکانە ئەتوانێت ڕوبەڕوو بێتەوە کەسی بێ هیوا داما و دەستپێژنۆ دانیشێت و هیچ ناکات لێ ئەوەیە کە پرۆگرام و بەرنامەکە ئەمەیە ڕێگەکانە دۆزێتەوە بەمە بەم ڕێگە بڕۆم چەنێ قازانجەکات چنێک کات بۆ منەمێنێتەوە بۆ چەندێکی تێشێ بڕی تێچوونی ئەمەی کە من ئەگەمە فلانە شوێن منەمێ بڕۆم بۆ هەولێر چۆن بڕۆم خۆم سیارەم نییە بە تەکسی بڕۆم یا بە پاس بڕۆم ئەگەر بە تەکسی بڕۆم زووترەکەم بەڵام لێرەوە ئابوووریەکەم پارێ زۆرترێت کامیان کام ڕێگە بدۆزمەوە کە من بڕۆم بە زوو بگەمە هەولێر و بە سەلامەت بگەمە هەولێر سەلامەتی خۆم و ئەو کەسانش کە لەگەڵمان مەسەلەن کەواتە هۆشیاری تاک لە ئێستایا هۆشیاری تاک تا چەند گرنگە بۆ دانانی پلانێکی باش بۆ گەیشتن ئاواتەکان پەروەردەی دروست هەر لە مناڵیەوە لە مناڵیەوە بە ئامانج و بە پەروەردەیەکی دروست دوو نیازمەندیمان هەیە دوو نیازمان هەیە لە مناڵیە یا لە گەورەیشە نیازی مادی خەو و خۆراک و پۆشاک و ژینگە و چۆنێتی گەورەبوونی گەشەکردنی چۆنێتی زانیاری پێدانی دایانگەیە ڕۆزەیە یا باخچەی ساوایانە دوایی سەرەتاییە دوای قۆناغەکانی خوێندنە چون مناڵ مافیەوەیە کە بێ بخوێنێت خوێندن مافی مناڵە مافیەوەیە کە لە بنەماڵی خۆیان بژی مافیەوەیە کە ناوێکی تایبەتی بەخۆی ببێت مافەکانی هەر لە مناڵیوە پارازراوە بێ دوایەوە بەرنامە و ئامانجی ئەم مناڵە بگاتە کوێ من لە حکوومەتی هەرێمە پرسم ئەم مناڵانە بەیانی پەروەردە ئەبنەگەنە کوێ ئامانجی پەروەردەی مامۆستا وەکو دوا پرسیارم ئەمەوێ بزانە ئەگەر کەسێک هەبێت کە خەون و ئاواتێکی هەبوو بێ لە 2019 و پێشتران نەهات بێتە دی چی بکات بۆ ئەوەی کە لە ساڵی تازە و لە 2020 ئەو خەون و ئاواتی بهێنێتە دی و پێی بگات بابەتە هەیە ئێستا لە ناو گشتیە ئەبینی لەسەری ساڵە ئەڵبەتە من با لە بیرم نەچێت ساڵی تازە کەیەتە پێشەوە بە هیوام کە ساڵی خۆشببختی و عەدالەت و داد و خۆشگوزەرانی بێ بۆ گەلەکەمان و بۆ تەواوی گەلانی جەهان و ئەم شەڕ و شۆڕ و نەکبەتیە نەمێنێت و ئەم برسێتی و قار و قڕێت نەمێنێت وتم ئێمە بە پێخۆش ئەڕۆینە پیری ساڵەوە دوایی خراپ خواحافیزی لێ ئەەکەین من سەرم سوور ڕەمێنێ لەم مەسەلە ساڵیش خۆی یەت و ئەڕوات و بە هیچ هارە ئەوەیە و هیچ مەسلەیە نیە لە بوارەکە کە تۆ بیرەکەیتەوە فارسەڵەیە خۆش استیقباڵی بەدبەدرەقە یعنی خۆش ڕۆینە پیریەوە خراو ڕەوانەیەکەین نە لەم ساڵا زۆر شت بووە زۆر شتە باشەکانی باپی بینین نگەتیگرانیش ببێت بە دەرسێک بۆ بدرێت بە دەست شکستەکان جا لەوێ ئەگەر نەگەیشتۆتە خەونەکانی دەتوانێت بکات ئێمە بێن خۆمان خاڵیکەینەوە مولانا ئەڵێ مەڕەنجە و مەڕەنجێنە ژیانیان ئێمە مەڕەنجە عاجزمە بە لە کەسێک کەمم وای کردووانە کەسێکی تریش عاجز مەکە لە خۆت خۆت عاجز مەبە خۆت تووڕەمە بە بەو شێوازێکایە وە کەسی تریش تووڕەمەکە لە خۆت حافز ئەڵەشی ئەڵێ بنۆشە و بنۆشێنە بنۆشە خۆت بخۆ بەشی کەسێکی کەش بدە ئەمە ژیانە جا وەکو ئەمە کە مۆبیلەکانمان تازەکەینەوە سیارەکەمانە گۆڕین و ئەڕۆینە پیری ساڵە و چەپڵە لێ دێن و هەلهەلەکەین با بشینە خۆمان بە دەروونە بڕۆنە ناو خۆمانەوە خۆمان کێین چی بکەین باشە چۆن بگەین بەم ئاواتەمانە ئاواتی هەڵبژێرین کە ئەتوانین من ئەتوانم لە تواناما هەیە من ئەمە بکەم پێ بگەین و ئەدگەی ئەگەر بتەوێت ئەتوانێت بگەیتەوە ئاواتە لە 2019 ڕۆیشت خواحافیزی بێت ئەوانەی کە مردن خوالیان خۆش بێت ئەوانەی کە هاتنە دنیا بەخێر بێن یاخوا دنیایەکی خۆشیان ببێت و بەم شێوازە ڕازی بیت لە ژیانەکەت شاد بیت خۆت شادکەی بەم بینانە و بە واقعی بیرکەیتەوە من ئەتوانم ئەم پەرداخە هەڵگرم بخەمە ئەوێ ناتوانم ئەم مۆبیلە بەتەنیا هەڵگرم ئەبێکێتر ئەو سەرەکە بگرێ هەڵیگرێبی خاتە ئەولاوە بە ئەنازی توانینی خۆم ئەوەیە کە کەسی ئومێدوار کەسێک کە هەیە تەندروستە
جەستە دروستە و دەرون دروستیشە ئەوەیە کە ئێمە هەمومان خەمۆک و داما و ینی ڕەش بیرەکەینەوە کە ساتێ مەسەلەن ڕەش پۆشی بۆ مەسەلانە بەڵام ڕەشیش ڕەنگە ڕەنگە جوانەکان هەروەکو سوور وەکو زەرد تێگەیشت ینی چۆن بیرەکەیتەوە دەستەکانە خۆش مامۆستایان زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ مامۆستا فاروق عەبدولعەزیز توێژەری دەرونی سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ ئەزیزان ئێستاش ئەچینە لای راپۆرتێک لەسەر گوڵ کە هەروەکە زانین هەمومان لە بۆنەکانە هەر بۆنێک بێت کە گوڵ دەکەین بە دیاری بۆ بەرامبەرەکەمان با پێکەوە بینەری راپۆرتەکە بین لەسەر گوڵ و دواترە گەڕێنەوە وڵاتە. زاید مستەفا ساڵح لەدایک بووی ساڵی 1970 و دانیشتوی شاری سلێمانی لە بواری گوڵی سروشتیە زیاتر کارەکەی هاوردەکردنی گوڵ و فرۆشتنەوەی گوڵ لە شاری سلێمانی بە تایبەتی سەفەرەمانێ ماوەی 10 ساڵ تا 11 ساڵ لە ساڵی 2002 تقریبا لە مەجالایشەکەی لێسادا لە بەکارهێنانی گوڵ لە حاڵەتەوە بۆ بە دیاردە بۆ زۆربەی مناسەبەکان بەکاریهێنن هەمویان بەپێی ڕەنگەکانیان مانەکانیان نەگۆڕێ بەڵام کەسەکەی بەرامبەریش زیاتر خۆی تەرکیزی زیاترەکە بۆ نمونە شتێکی عام و عالەمی و ئەوە گوڵی سوود بۆ خۆشەویستی بەکارێت پەمەی و زەرد و ئەمانە خوانەخواسە کەسیش پێ نەبێ بۆ لای نەخۆشە بۆ میوانی مەسەرن ئەنجا شتێکی کەمان هەیە بۆ مناسەبە مەسەرن بووک و ئەوانە و بەپێی ڕەنجی جل و هینەکانی خۆیانەی گونجێنن ئەو کەسێک کە لە مەجای گوڵایشەکە خصوصەن پێچانەوە بوو ئەبێ ئەزمونێکی هەبێت بەڕاستی مەسەرەن ئەزمونێکی باشی هەبێت بزانێت چۆن ئەو گوڵە دیزاینەکان تەنسیقکردنی ڕەنگەکان تێکەڵکردنی ڕەنگەکان زۆر زەرورە. ئەمە سەبەتێکە بۆ سەرمێ زیاتر بەکارێت ئیداریە ڕسمیە بۆ پیرۆزبایی ئەوەیە ئەمانە چە بکەن کەسێک هاوڕێک ئەزیزێک کەسێکی هەیە مەسەلەن ئەمە زیاتر با بڵێن ڕەنگەکانی کچانێ بەکاریهێنن بۆەوە جوانە بەپێی هینی خۆشیێڵی بژاردووە ئەمەشمانەیە چە بکات بۆ پیرۆزبایی مەسەلەن ڕەنگەکانی تا حەدێ کوڕان و ئەوەیە ئەمانەمان هەیە ئەمانە بۆ دەستی بوو کە بێت دەستی بوو بێتتر شەر نییە مەسەلەن مارە بڕینە گواستنەوەی خەنە بەندانە بۆ هەموویەوێ بۆکسیشمانێ مەسەلەن کەسێک هەدیەکی شتێکی تێکات و لەگەڵ گوڵە ڕازێنێتەوە بەکاریهێنێ. شەوێکیان کابرایە کاتە دوکانەکە ئێمە وتی من تقریبا سەعاتێکە ئەگەڕێم میرەکەمەوە ئەمە بچم بۆ لای کەسێک نازانم چی بۆ بەرم لەواتە من شیرینێکی بۆ بەرم حەزی لێ نەبێ با بڵێن جۆرە میوەیەک بۆ بەرم حەزی لێ نەبێ نەیخوا خواردنە هەدیەیە ڤازەیە شوزانم مەنزەڕێکە شتێکە بیرم لەوە کردەوە گوڵی بۆ بەرم چون گوڵ شتێکە هیچ کەس ڕەتی ناکاتەوە هەموو کەسیش حەزی لێتی. بەڵێ ئەزیزان ئێستاش بینەری چەندیمەنێکی ئامادەکاریەکانی پارێزگای هەولێرە بین بۆ ساڵی نوێ با پێکەوە بینەری بین.
بەڵێ ئازیزان ئەوەی کە بینیتان بەشێک لە ئامادەکاریەکانی پارێزگای هەولێر بوو بۆ ساڵی نوێ و بۆ ئەم شەو کە سبەینێ پێئەنێنە ساڵی تازانە بە ئومێدی ئەوەی کە سبەینێ و ساڵی تازە ساڵی بەدیهێنانی سەرجەم خەونەکانی گەلی کورد و کوردستانیان بێت. بەڵێ ئازیزان ئێستاشە چینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر دڵخۆشی. بزانین ئایا دڵخۆشی بۆ خۆی چییە وەکو پێناسەیەک زانیاری زیاترمان باتێ دواتر میوانەکە لەسەر دڵخۆشی بزانین دڵخۆشی چییە؟ لە هەمان کاتدا ئەو هەنگاوانە چین کە مرۆڤ دەتوانێت بینێت بۆ ئەوەی کە بگات بە دڵخۆشی و باز لە کاریگەری دڵخۆشی دەکەین لەسەر جەستە و دەرونی مرۆڤ. بۆ ئەم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز د.قادر حسێنمان کردووە پسپۆڕی دەروونزانی. دکتۆر گیان سڵاو لێ بۆ بەیانیت باش. سڵاو لە جەنابتان و بەیانی بینەرانی خۆشەویست. زۆر سپاس دکتۆر، پێم خۆشە لە دەستپێکی بەرنامەکەیە وەکو پێناسەیەک یا وەکو ناساندنێک بۆ دڵخۆشی بزانین دڵخۆشی چییە؟ بەڵێ طبعا یەکێک لەو چۆنکانی کە لە دەروونناسییا زۆر بەکار هاتووە بە تایبەتی لە دەروونناسی تا ساڵانێک لەم و پێش زیاتر سەرگەرمی دراسەکردن و توێژینەوەی ئەو بابەتانە بوو کە چوونە چوارچێوەی سلوکە نێگەتیڤ و سلبیەکانی مرۆڤەوە. ئێستا لە دەروونناسییا ما بڵێن تیارێکمان هەیە، ڕەوتێکمان هەیە کە زیاتر ڕێک بە پێچەوانەی پێشەوە دراسی و حاڵەتانە ئەکات یا توێژینەوە لەبارەی و حاڵەتانەوە کات کە حاڵەتی پۆزەتیڤ یا با بڵین دۆخی پۆزەتیڤی مرۆڤی پێوتەیەکێک لەو شتانی کە زۆر لەسەری وەسێت مەسەلەی دڵخۆشی و مەسەلەی بەختەوەری و مەسەلەی تەفاعول و گەشتبینی و مەسەلەی لایەنی سۆزاری ئینسانە. مەبەستم لەوەیە یەکێک لە شتانی کە دەروونزانی پۆزەتیڤ لە ڕۆژگاری ئەمڕۆیە دراسەیەکە دووە بۆ چوونی خۆی سەبارەت لەبارەیەوە هەیە مەسەلەی دڵخۆشیە. دڵخۆشی وەکو پێناسەی جۆر بە جۆری بۆ کراوە هەمووشمان دەزانین دڵخۆشی یەکێکە لەو شتانی کە هەر لە ئەوڵ لە سەرەتای دروستبوونی ئینسانەوە مرۆڤ بە دوایە گەڕاوە. یەکێک بۆ لەو شتانی کە تەمەن لایەنی کەم تەمەنای کردووەوە بە دوایە گەڕاوە، جاری وا بۆ پێی گەیشتووە و جاری وا بۆ هەستی بەوە کردووە کە لەوا شتێک بێت لە ئەفسانە و شتێک نەبێت بەمانای بەمانا بەردەوامەکەی لایەنی کەم، یعنی بەمانا بەردەوامەکەی ئینسان بتوانێت بەردەوام لە دۆخی دڵخۆشییا بژی. بەڵام وەکوتم یەکێک بۆ لەو ئامانجانی کە بەردەوام مرۆڤ بە دوایە گەڕاوە هەوڵیاوە پێی بگات. یەکێک لەو کەسانی کە تعریفی بۆ دڵخۆشی کردووە ئەفلاتۆنە. ئەفلاتۆن پێمانەڵێت دڵخۆشی بە یەک جملە بە یەک ڕسە پێمانەڵێت بریتیە لەوەی کە ژیانی ئینسان غایب بێت لە ئەوەی کە قەلەقی پێوترێت، ئەوەی کە بەمانافراوانەکەی ئەلەمی پێوتریا ئازاری پێوترێت. دۆ باوەڕی بۆەوەی هەر کاتێک ئێمە لە ئازاری دەرونی و ئازاری جەسەی دووربووین دڵخۆش بین. و لە مێژووی تازە شایەکی کە لەو پێناسانەی کە بۆ دڵخۆشی هەمانە پێناسەی یەکێکە لە فەیلسوفە دیارەکانی دنیا کە سپینۆزای پێوترێت. سپینۆزای هۆڵندی باوەڕی بەوە هەیە کە دڵخۆشی ئەکرێت ڕزگاربوونی ئینسان بێت یا دۆخێک بێت کە تایە مرۆڤ لە کۆنتترۆل و لە سەیطەرەی یا لەو دۆخە دەرەچێت کە هەوا ئارەزوو زاڵ بێ بەسەریاوە بەرەوە ئەوە ڕوات کە بتوانێت ئیرادەی خۆی بخاتەگەڕ و بە ئیرادە کاروکردەوەکانی هەڵبژێرێت و مەسیر و داهاتوی خۆی دیاری بکات. یەکێکی گەلەو پێناسانەی کە بۆ دڵخۆشی هەمانە پێناسەیەکە کە وەکوتم لە چوارچێوەی دەروونناسی پۆزەتیڤ کراوە. تەوان دەروونناسی پۆزەتیڤ هەر لە ئەساسا لەسەر ئەم چەمکە تقریبەن دامەزراوە و باسی ئەم چەمکە ئاکات و دواتر چەمکەکانی تر بە دوایە چونکە باوەڕ بۆ هەیە کە ئەکرێت سەعادەت و بەختەوەری و ئەکرێت دڵخۆشی ئەساس بێت بۆ لایەنە پۆزەتیڤەکانی تری مرۆڤ. زانایەکمان هەیە سلیژمانی پێوترێت. سلیژمان باوەڕی بۆ هەیە کە دڵخۆشی بریتیە لە پەیبردنی مرۆڤ بەو قدرەت و توانە دەرونی و عەقڵیانی کە هەیەی وە لە هەمان کاتا بەکارهێنانی ئەو قدرەت و یەکەم پەیبردن بە قدرەت و تواناکان، دووهەمیان بەکارهێنانی ئەو قدرەت و توانایانە، یەکەمیان لە مەجای کاری ڕۆژانەی کایکات، دووهەمیان لە مەجای خۆشەویستیە، سێمیان حتا لە مەجای یاریکردن و لە مەجای یاریە، چوارەمیان لە مەجای ڕعایە یا چاودێریکردنی خێزان و عیلاقاتی خێزانیە. کەواتە ئێمە لە هەر شوێنێکە توانیمان پێی بەوە بەرین کە تاقە و توانە و وزەکانی خۆمان بدۆزینەوە و زانە لەو شوێنانە بەکاربێنین کە باسمان کێت چ چوارچێوەی خێزان بێت،
لە چوارچێوەی کارەوە چ لە چوارچێوەی خۆشەویستی توانین بڵێن ئەو کەسە تا ڕادەیە کەسێکی بەختەوەرە و کەسێکی دڵخۆشە. بەڵێ باشە دکتۆر جیاوازی هەیە لە نێوان دڵخۆشی و خۆشبەختیە یاخود هەر یەکچەمکە ئەزانی چی خۆی جیاوازیەکە و نەگەورە نییە بەڵام ئێمە ئەتوانین بڵێن بەختەوەری ئینسان کە بەختەوەر بوو بەختەوەری ئەساسە و یا با بڵێن هۆکارە و دڵخۆشی بە نەتیجەیە دەرەنجامە ئینسان ئەگەر بەختەوەر نەبێت ناتوانێت دڵخۆش بێت ئەوەی کە یعنی کورت و مختصەرە توانین بڵێن ئەوەی کە ئینسان والیە کات دڵخۆش بێت بەختەوەری ئێمە لە چوا بەختەوەر بووین لە چوا دەست هاتە مادی و معنەوەکانمان بە پێی پێویستوان بەڵێ بەس زیاتر ئەوە بەختەوەری ئەبێتە سەبەب ئەبێتە هۆکار و ئەبێتە هۆکاری سەرەکی بۆ دروستبوونی یا بۆ هاتنەکایی دڵخۆشی بە. بەڵێ باشە دکتۆر بیرکردنەوە بە شێوەیەکی پۆزتیڤ یان بڵێ پۆزتیڤ و نێگەتیڤ تا چەند بیرکردنەوە بە شێوەیەکی پۆزتیڤ هۆکارە بۆی کە مرۆڤ دڵخۆش بێ و بە پێچەوانەشەوە. بەڵێ تاوان وەکوتم یەکێک لەو کەسانەی کە ئیشی لەسەر ئەم مەسەلەیە کردووە لەسەر مەسەلەی بیرکردنەوەی پۆزتیڤ و لەسەر مەسەلەی حتا دەروونزانی پۆزتیڤ وەگەشتی لە ناویانە بیرکردنەوەی پۆزتیڤ ئەوەی کە ئێمە ئیشەکانمان لە چۆ دەست پێکاوە بەرەو چۆ ڕادووە تا ڕادێکی زۆر ئێمە بتوانین لە مەسەلەی بیرکردنەوەی پۆزتیڤە ئەوەیە کە وەکو پێشووتر باسم کە ئینسان کۆمەڵێک دۆخی سلبی هەیە چ لە مەجای بیرکردنەوەیەوە چ لە مەجای دەرونی و لە مەجای نەفسیە لە مەجای بیرکردنەوەیە دۆخە پۆزتیڤەکان ئەوەیە کە ئێمە دەسەینەکاری عادەتەن زیاتر بەرەو ئەوە بڕۆین بەسەر خوێنکارێک کاتێک کە سعیەکە چاوی لەوە بێت کە دەرەچێت کەسێکی کاسب کەسێکی سەرمایەدار کاتێک کە ئیشەکە تۆچێتە مەجالێکی دیاریکراوە لە کارا و پارێکە خاتەکار چاوی لەوە بێت کە قازانجەکات تەبان دو ئەوەی خەتەدانێ دواوەی پلاندانێ دواوەی کە هەدافەکەی دیاریەکات نەک ئەوەی کە تووشی شکستێکی گەورا بێت و سەرەوت و سامانەکەی لە دەستیا وەکوتم بەنسبەت کەسێکەوە کە خوێنکارە بە هەمان شەوە کەس بەنسبەت کەسێکەوە کە شووەکات کەسێک کە ژنێنێت پێشەوەی احتیمال یا تەسەوری ئەوە دانێت کە بە نەتیجەی ژنهێنان و شوکردنەکەی بەرەوە ڕات کە نەتیجەی نەبێت بەرەوە ڕات کە بەرەو بەدبەختی بەرێت بەرەوە ڕات کە خێزانێکی نامتەکامل و پێگەیشت و دروستکات بە پێچەوانەوە ئەکرێت دیوەکی تری مەسەلەی ژنهێنان و شوکردن بخوێنێتەوە مەسەلەی دروستکردنی عیلاقە لە بینی ئینسانەکان ئایترە عیلاقەیە گەر عیلاقی نێوان دوو کەس بێت وەکو هاوڕێ بە هەر شتێکی تر بێت کە وەکوتم ئینسان پێشەوەی بچێت بۆ شتە خراپەکان پێشەوەی تەسەوری شتە خراپەکان کە پێشەوەی نەتایج و دەرەنجامە خراپەکانی بخوێنێتەوە لە بیرکردنەوەی پۆزتیڤە تۆ بەرەو نەتایج و دەرەنجامە باشەکانە زیاتر بەلای سەرکەوتنە ئەڕۆی نەک بەلای فەشەدا بەلای دڵخۆشیە ئەڕۆی نەک بەلای دڵناخۆشی و ناڕەحەتیە مەسەلەی بیرکردنەوەی پۆزتیڤ دەور و کاریگەری زۆری هەیە لەسەرەوەی کە ئینسان دڵخۆش بێت یا دڵناخۆش بێت ئێمە چەند لە بیرکردنەوەیە پۆزتیڤ بیر بکەینەوە چەند لە بیرکردنەوەیە باوەڕمان بۆ هەبێت کە ئەکرێت بەرەو دەرەنجامێکی باش بڕۆین ئەو نە کاریگەری لەسەر نەفس و لەسەر دەروونمان بەجێڵێت لەو ڕێوە ئەتوانین دۆخێکی دەرونی تا ڕادەیەک پۆزتیڤ بۆ خۆمان دروست بکەین و ئەتوانین ئەمەش دافعک پاڵنەرێکمان بۆ دروستکە بۆ ئەوەی کە بە پێی پێویست بێنە ئەو نەتیجەی کە ئەمانوێت نەتیجەکە عادەتەن لە بیرکردنەوەی پۆزتیڤە نەتیجەیەکی تا ڕادەیەک باشەوە نەتیجەیەکە کە خۆمان تەمەنایەکەین بەڵێ دکتۆر زۆر جار ئێمەی مرۆڤ بیر لە ڕابردوو ئەەکەینەوە زۆر جار لە ڕابردووە ڕووداوێک بووە شتێک بووە کە هەستی پەشیمانی ئەو کەساز بە پەشیمانیەکە تا چەند بیرکردنەوە لە ڕابردوو وە ئەکات کە ئەو مرۆڤە دڵتەنگ بێ هەست بە خۆشی نەکات هەست بە دڵخۆشی نەکات. یەکێک لەو دۆخە خراپانەی کە لای هەنێک مرۆڤ بە تایبەتی و مرۆڤانی کە نەگەتیڤ بیرەکەنەوە ئەوەیە کە ڕابردووی ئێمە بە شێوەیەکی گشتی بریتە لە کۆمەڵی حەدەس و ڕوودا و بریتە لە کۆمەڵێک ئەزمون کە هەم ئەزمموی باشی تایە و هەم ئەزمموی خراپی تایە هەم ئەزمموی تایە سەرکەوتنی ئەزمون هەیە سەرکەوتنی تایە و هەم ئەزمون هەیە شکستی تایە وەکوتم ڕابردووی هەر یەک لە ئێمە بریتە لە کۆمەڵێک ئەزمموی سەرکەوتووە ئەزمموی شکست خواردو کەسە سلبیەکانە و کەسانی کە بە شێوەیەکی سلبی بیرەکەنەوە عادەتەن کە بە مەلەفەکان هاچنەوە بە دۆسیەکانی ژیانیان هاچنەوە زیاتر پەلاماری ئەو شوێنانیان یا دەسەکن بۆ شوێنەوە کە خیبرەی سلبی پێوترێت لە باتیەوەی مەسەرەن بۆ نمونە ئەو کۆمەڵێک تەجربەی مردن کۆمەڵێک تەجربەی شکست کۆمەڵێک تەجربەی کەوتن لە ئیمتحانە کۆمەڵێک تەجربەی فەشەل لە عیلاقاتیا لە بینی خۆی و کەسانی ترا هەیە باشە کۆمەڵێک وەکوتم ئەزمموی شخصی و ئەزمموی کەسی ناخۆشەیە
کەسی سلبی بریتە لەوەی کە ئەگەڕێت بەناو مەلەفەکانی ڕابردووە ئەگەڕێت بەناو با بڵێن ژیانی ڕابردووە زیاتر دەستکاری ئەو شتانە ئاکات و ئەو شتانە ئاێنێتەوە یادوە ئەو شتە معاملە لەگەڵ ئەو شتانە ئاکات کە ئەزمونە خراپەکان ئەزمونە شکست خواردەکانی پێوترێت بە پێچوانەوە مە کەسانی ترمانەیە کەسانی پۆزتیڤ ئەم کەسە پۆزتیڤانە کاتێک کە بەناو یادگاریەکانە ئاگەڕێن پەلاماری ئەو شوێنانیان یا دەسەکردن بەو شوێنانەوە یا ئەو زیاتر ئەو یادەوەریانە ئاهێنە بەرمەیان کە یەکەم لایانی کەم دڵخۆشیانەکە دووهەمیشان ئەکرێت ئەم دڵخۆشیە بێتە سەبەب و بێتە هۆکار بۆ ئەوەی کە حتا لە کاری داهاتووشیانە سەرکەوتوو جگەلەوەی وەکوتم لە ڕووی نەفسی و لە ڕووی دەرونیەوە دەستبردن بۆ ڕابردوویەکی خۆشخۆی لە خۆیان ئەکرێت شتێک لە چێژ شتێک لە نەشوە شتێک لە چێژی دەرونی بابە ئینسان کەواتە دەستگرتن بە ڕابردووی باشەوە ئەکرێت یەکێک بێت لەو خەسڵەتانی کە لا ئینسانی پۆزتیڤ لا ئینسانی لا ئەو مرۆڤانەیە کە پۆزتیڤ بیرەکەنەوە لەکوێ مرۆڤ توانی زیاتر ئەو شتانە بێنێتەوە بەرمەیان ئەو ئەزمونانە ئامادە بکاتەوە لە ئێستایە کە ئەزمموی خۆش کە ئەزمموی با بڵێن زیاتر باشیان پێوترێت ئەو نە ئەتوانێت ئیسفادە لە یادکردنەوە لە یا با بڵێن لە ئەزمونەکانی ڕابردووی بکات بە پێچوانەوە چەند گەڕایەوە بۆ شتە خراپەکان چەند ئەزمونە خراپەکانی هێنایەوە یادی خۆی ئەزمونە خراپانە بۆی هەیە بێتە سەبەب و بێتە هۆکار بۆ ئەوی کە ئینسانەکە سەر لە نوێجارێکی کە لە ئیشەکانی داهاتووە بەتایبەتی ئەگەر ئیشەکانی داهاتوی هاوشێوە ئەوشانە بێکە پێشووتر پێ تێپەڕیوە مەسەرەن ئیمتحانێکی بە ئیمتحانێک کە لە ڕابردووە خراپ بووی جارێکی کە تۆ بیرکردنەوەی یا با بڵێن ئەو ئەزمونە خراپە بێنیتەوە یادت لە کاتێکە کە ئیمتحانێکی کەل لە بەردەمایە بۆی هەیە زەرەر لێبال لەوەیە کاتێک کە ئەچیت ئیمتحانی دووەم ئیمتحانی سێمەیەتەوە لەبەرەوە ڕابردوو لەکوێ توانی لەکوێ ڕابردوویکی باش بووە تۆ توانیت ئێستا ئامادەیکەیتەوە لە ئەم ڕابردووە باشەش بووە پاڵنەڕ بووە دافعێکی باش بوو ئەوی کردەوە لە داهاتووە لە کاروکردەوەکان تا لە معاملە تا لەگەڵ ژیانە سەرکەوتوو بیت ئەوەندە ئێمە پێویستمان بە گەڕانەوە بۆ ڕابردوو هەیە بە پێچەوانەوە گەڕانەوە بە ڕابردووە گەرگەڕانەوە بێ بۆ شتە ناخۆشەکان و شتە ناخۆشەکانیش پاڵنەرێک یا دافعێکی سلبی لای ئێمە دروست بکات و حاڵەتێک دۆخێکی دەرونی ناڕەحەتونە جێگیر دروستکات دەکرێت ئێمە بەرەو مەسیرێکی خراپ بکەین. سروش تا چەند کاریگەری هەیە لەسەر دڵخۆشی مرۆڤ ئیتر ئەگەر بە سەیرانکردن و چوونە دەرەوە بێ بە گەشتکردن بێ بە وەرزشکردن بێت هیچ گومان نییە لەوەی کە سروش بە هەموو پێکاتەکانی ئەو پێکاتە مادیانی کە لە دەوروبەری مرۆڤ هەن هیچ گومان نییە لەوەیە کە ئەتوانن طبعاً جوگرافیا سروش یا شوێن بە شێوەی گشتی ئەتوانین بڵێن کاریگەریان لەسەر ئەوە هەیە کە ئینسان دڵخۆشەکان یا پێچوانەوە ئینسان پیان ناڕەحەتە بیا پیان بێتاقەتە بێت ئەمە بەشێکی کەوتۆتە سەر هەر لە ئەسڵ لە طبیعەتە لە سروشتا هەنێشتی ئێمە وەکو ئینسان وەکو مرۆڤ پێی مرتاح بین مەسەرەن لەکوێ ئاو هەبێت لەکوێ سەوزایی هەبێت لەکوێ حتا تەنسیق لە بینی پێکاتەکانی سروشتاوە تەنسیق لە بینی ئەو پێکاتی ئەو شتانەیە کە لە دەوروبەری تۆیان منەظەم بێت ڕێکخراو بێت ئەو نەبوو هەیە کاریگەری ئیجابی لەسەر دەرونی ئینسان دابنێت بە پێچەوانەوە سروشتێکە شوێنێک کە پیسە شوێنێکە شتەکانی نامونەسەق و نامونەظەمن شوێنێک کە ئەمە ئەکرێت سروش بەشێکی پەیوەندی بە ئەزمموی ئینسانەوە هەبێت مەسەرەن بۆ نمونە یا شوێن ئەکرێت دێسە بۆ نمونە شوێنێکی خۆشکە لە نەزەری زۆربەی زۆری خەڵکا خۆشە لە نظری کەسێکا کە تەجربە و ئەزممویی خراپی هەیە لەگەڵای بێتە شوێنە بێتە جەهەنم بێتە دۆزەخکابرا لە دوکان ڕۆژە لە ڕۆژان چوە بە سەیران و لەواچێت لە مناڵەکانی لەوێ لە دەزاوێت ئەم ئەزممونە ناخۆشە لەواچێت بێتە سەبەب هەر کاتێک نەکات بچێتەوە ئەو شوێنە طبعاً هەمومان نزانین دوکان شوێنێکی خۆشە و شوێنەکە ئینسان لێی مرتاح بێ بەڵام هەر ناوهێنانەوەی دوکان بێتە سەبەب بۆ ئەوەی کە ئینسانە بێتاقەت و بێزار بێ لەبەرەوە ئەو مەسەلەیە یەکەم کەوتۆتە سەرەوەی کە ئەو سروشتەی کە ئێمە تیاین چەند سەوزە چەند ئاوی لێ چەند خۆشە مەسەرەن چەند شتەکانی ونەسەقا چەند شتەکان بە پێی پێویستیا ڕێکخراون چەند شتەکان چاو دەماری ئێمە پێیان مرتاحەوە ئەتوانێت بە ئاسانی ڕابێ لەگەڵیانەوە ببنەمای سەرنج لا ئێمە بە پێچوانەوە چەندیش ئەزمموی ئێمە لە بە دیوێکی تری پەیوەندی بە ئەزمموی ئێمە هەیە چەند ئەزممونمان لەگەڵ سروشتا لەگەڵ طبیعەتە باش بێت ئەکرێت ئەوە سروش یارمەتیمان بعد بۆ ئەوەی کە ئێمە دڵخۆشی لە پێچوانەوە ئەکرێت شوێنێکی خۆش وەکو پێشووتر باسم کرد لەبەرەوەی کە ئەزممویێکی خراپمان لەگەڵ هەیە بێتە دۆزەخ و بێتە شوێنێکی ناخۆش بێت پرسیارێک بکەم لەسەر یۆگا ئەگەر لە بابەتەکە لانەیەم زۆر جار ئەوترێت کە یۆگا کۆمەڵێک جوڵەی جەستەیی و دەرونیە کە ئارامیە بەخشێ بە ڕۆح یان مرۆڤ دڵخۆشەکات بەڕێز وەکو پسپۆڕێکی دەرونی بۆ ئەم شتە ئەڵێکی من خۆم بە حەقت دەگەر درۆ لەگەڵانەکەم شارەزایم لەوارەی یۆگاوە زۆر کەمە ئەو نازانم یۆگا تەمرینێکی ڕۆحی ئینسانی کات وە
کەوتۆتە سەر کۆمەڵی تەکنیک کۆمەڵێک با بڵێن ڕێوشوێن میکانیزم کە ئینسان ئەیکات وە لە نەتیجە لە ڕووی دەرونی و سوادەی لێکایچێک لەو میکانیزمانە مەسەلەی با بڵێن تەمرینی هەناسەیە و یەکێکیان مەسەلەی تەئەممولە باشە و یەکێکیان مەسەلەی دانیشتنە لە دۆخێکی دیاریکراوە کە دۆخی دەرگرتنی جەسەی پێوتێت ئەکرێت ئەمانە بەتایبەت ئەو ئینسانانی کە تااقەتیان لەگەڵکردنی هەیە ئەتوانن بیکەن و تا ڕادێگەتوانن زەبتی خۆیان بکەن و ئەتوانن میکانیزمەکانی بەکاربێن بۆ ئەمڕۆ لە هەموو دنیایەکێک لەو وەسیلانی کە بەکارهێنرێت بۆ ئارامکردنەوەی لایەنی دەرونی دڵخۆشی ئینسان تەمارینی ئەو کۆمەڵە تەمرینەیە کاچنەوە سەر یۆگا و یۆژەکان بەکارهێنان کاتمان زۆر کەمە ئەمەوێت وەکو دوا پرسیار وەکو دوا ڕێنمایی بەڕێزت ڕۆکە هەمومان ئەزانین ئەمڕۆ کۆتا ڕۆژی ساڵی 2009 و لە سبەینەوە پێێنینە ساڵی تازە مرۆڤ چی بکە یان ئەو هەنگاوانە چێکە مرۆڤ بینێت بۆ ئەوەی کە کەسێکی دڵخۆش بێت بەڵێ طبعا مەسەلەی دڵخۆشی بەڕاستی ئەگەر دڵخۆشی بەتەنها پەیوەندی بە مرۆڤەکان خۆیانەوە نییە دڵخۆشی حتا نەتەوە گرتوەکان لێسە بەرنامەیەکی طبعا ئەم بەرنامای ئەبێ بە حساب لە سیاسەتی حکوومەتەکانە ڕنگ باتەوە و ڕۆژێکەیە بە ناوی ڕۆژی دڵخۆشیەوە کە پێم ئەگەر درۆن نەکردێ بەڵهاڵە نەچێتم ئەوزان 23 هەر تایبەت کراوە بەڵێ 23 کە تقریبا نەکاتە ڕۆژێکی پێش نەورۆزی خۆمان تایبەت کراوە بە ڕۆژی دڵخۆشی لە دنیای لە ساڵی 2012 وازانم یەکێک لە زانکۆکانی ئەمریکا شەگەر هەڵەنە بموانەی دڵخۆشی وترێتەوە من پێتەڵم من ڕۆ علم نفسی سەعادە بۆ پێشەواکانم مارتن سلیگمانە زانایەکی گەورەی دەرونیەوە یەکێکە لە بەرنامە لەو بەرنامانی کە نەتوێگرتوەکان زۆر بە حسابی خۆی تەبەن هەشتێکیش لە نەتوێگرتوەکانە بوو بەرنامە من دڵنیام نتیجەکە هیچ دەرناچێنەوە بە پێچوانەوە ڕێک خراپ دەرەچێت بەڵام ئەو بە حقت کۆمەڵێک ڕێوشوێنیان هەیە بۆ مەسەلەی دڵخۆشی بەسم لە پرسیارەکەی جەنابەت خۆی مەسەلەی دڵخۆشی ئێمە چی بکەین بەشێکی دڵخۆشی ئەمە پەیوەندی بە خەڵکانی ترەوە هەیە بە حقت تۆ بە هیچ شێوەیەک لە هەندێک شتان ناتوانانی دڵخۆشی خۆ بە خۆتی دابین کە هیچێک لەو شتانی کە نەتەوەیەگرتوەکان دایناوە ئەوەی کە ئێمە چەند لە ڕووی مادی و لە ڕووی اقتصادیەوە ئەتوانین ژیانێکی ڕەفاه بۆ خەڵک دابین کە وەکو دەوڵەت یەکێکی کە لەوانە ئەوەیە کە ئینسان چەند لە ڕووی یەکەم سەحی لە ڕووی جەسەیە و دووهەمیان لە ڕووی دەرونیەوە چەند کەسێکی تەندروست و دەرون دروستە یەکێکی کە لەو شتانی کە نەتەوەیەگرتوەکان دایناوە ئەوەیە کە ئۆکوتمەمان هەمویان پەیوەندیان بە دڵخۆشیەوە هەیە وەڵامەکە ئەکرێت پەیوەندیان بە خەڵکی ترەوە هەبێت وە ئێمە لێرەیە پێویستمان بە یارمەتی خەڵکی تۆ چەند لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەپۆرتەکرێت چەند لە ڕووی کۆمەڵایەتی و موسانەدەتیە پشتگیرتیە یەکێکی کە لەو شتانە بە ئەوەیە کە چەند ئینسان ئەتوانێت لە بڕیاردانە لە مەسەلەی بڕیاردانە ئازاد بێت ئازادی تاک لە مەسەلەی بڕیاردانە یەکێکی لەو شتانی کە ئەتوانێت ئینسان دڵخۆش بکات و مرۆڤ دڵخۆش بکات یەکێکی کە لەو شتانی کە ئەتوانێت بێتەمایی ئەمەی جەنابەت باسەکەی ئەتوانێت بێتەمایی ئەوەی کە ئینسان دڵخۆش کات مەسەلەی دەستگرتنە بۆ شتانەوە کە قەیەمی مشتەرەکی پێوت یا قەیەمی هاوبەشی پێوتر لە بینی ئێمە و مرۆڤەکانی ترە ئێمە مەسەرەن لەناو خێزانەکە ژین و خێزانەکەش کۆمەڵگەیەکی دیاریکراواژی ئەم خێزان و ئەم کۆمەڵگەیە کۆمەڵە قەیەمی مشتەرەک وەکو هاریکردن و هاریکاریکردن و یارمەتیدانی یەکتری وەکو خۆشەویستکردن و هاوسۆزی بوون لەگەڵ یەکترا وەک باوەشکردنەوە بۆ یەکتری لە کاتی تەنگانەیە ئەمانە کۆمەڵە کشتن کۆمەڵە قیەمن کە پەیوەندی بە ئێمە و کەسانی ترەوە هەیە هەر کاتێک لە هەر کۆمەڵگایەکە ئەمانە پەڕیان پێدرا تا ڕادێک خۆشبەختی بۆ ئینسانەکانیان زائیدەنەوەی کە کۆمەڵێک میکانیزمی دەرونیمان هەیە کە تایبەتە بە ئینسانەکان بە مرۆڤەکان خۆیان بەڵێ دکتۆریان زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر قادر حسێن سپۆری دەروونزانی زۆر سپاس ماندوومان کردی بەڵێ ئازیزان لێرەدا هاتینە کۆتایی و بە ئومێدی ئەوەی کە ساڵی 2019 هەرچی ناخۆشی هەیە لەگەڵ خۆی دابیبات و لە سبەینەوە کە ساڵی تازەیە هەرچی خۆشی و شادی هەیە ڕوو لە سەرجەمگەلی کورد و کوردستانیان بکات لە هەر چوار پارچەی کوردستان لێرەدا هاتینە کۆتایی و هەتا سبەینێ لە 1/1/2020 بێتانەگەینەوە شاد و ئاسوودە من خواتان لەگەڵ